هیوادارم کە دەنگم هەبێ خۆشەویستان ئەوەی گوێ دەنگم بێتوانێت ژمارەیەکم بۆ بنووسێت ئەوە من لە خزمەتیم ژمارە 2 3 4 کوری کێشەمان سەر ژمارەکە نییە کێشەمانەوەیە کە بزانین دەنگمان هەیە یا دەنگمان نییە تەنها ئەوەنە هاوڕێیانی خۆشەویست ئای سڵاوێ دەرکەوت سڵاو ڕێزمان بۆتان عەزیزان هەر خۆش بن و ها سەرکەوتوو بن دەی زۆر باشە مادەم گوێمان لە یەکترە ئەوە شتێکی زۆر باشە و دەنگەکەمان هەیە و هیوادارم کە ئەدمینە بەڕێزەکانی ژوانەی کە لە خەتە ئەو کەسانەی کە جوێن ئەدەن یەکسەر بلۆکیان کە وەرەو خۆ من بە جوێنی پارتی ماشەڵڵا هەر باوام بەزە بێ بەڵام بەهەرحاڵ ئەگەر جوێنشتیان ناتۆزێ فنی تۆشتیان کەن بۆی ئاقڵیان کەن بیان کەنەوە بە گەوڕەکەی ماڵی مەلام سەفایە عەزیزان شەوێشی خۆشتان بێت ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە بنەماڵەی بازانی لەسەر چۆک هەتا بەغا ڕۆشن و پێڵاوەکانی سەدام حوسێن دیکتاتۆریان لستەوە بۆی کە هێزیان باتێ بۆ گرتنەوەی هەولێر بۆی ئەم شەو لە یادی سوێشی ئابا کۆمەڵی قسە باسمانە بێ هیوادارم کە هەمووتان لەگەڵ بەلای بچوشی خۆتان ئارام ئەحمەدا بن لە دوای ئەوەی کە گۆرانیەشی خۆشدانین و هەموو ڕەفیقانە کۆوە بێتەوە ئەوە دوای ئەوە دەسەکەن بابەتەکان باشە با گۆرانیان دابنین بۆ مەسعودە ڕەسووە دوای ئەوە بزانین دنیا بەرەوشیەوە چێت وێرانتان کرد لە هەر بەستی ئاوەدانی بێجگە لە دەرد و مەرگەت شریکەتان بۆ ئێمە هانی حەزی ئێوە بۆ تێر نابێت لە تاڵانی و لە توێن ڕشتێ ئێوازە من بۆ ژیان باڵەوان بۆ مناڵ کوشتێ سەرکار و ئومێد و ڕژوان لە پیرێکی حەفتا ساڵە تا مناڵی وەکو گەرمیان هەموو بەرگری ئێوەیە لە ئازادی و ماف و ژیان وەفابۆنی و ملیوێن شەهید بۆ خاکی سووری کوردستان لە مەعریفە و لە داهێنان ئێوە داڕۆن نایانەوە بوون بە عیبرەت پەندی زەمان ئێوە خاڵین لە عەقڵ و هۆش لە مەعریفە و لە داهێنان ئێوە داڕۆن نایانەوە بوون بە عیبرەت پەندی زەمان بەلوولەی چەک وێرانتان کرد لە هەر بستی ئاوەدانی بێجگە لە دەرد و مەرگەسەد شریکەتان بۆ ئێمە هانی بێجگە لە دەرد و مەرگەسەد شریکەتان بۆ ئێمە هانی باشە عەزیزە دەستان خۆش بێت سپاس بۆ هەموو لایەکان باش عەزیزان بە بۆنەی سوێکی ئابەوە وەکو ڕۆژی خیانەتی بنەماڵەی بازانی سڵاو ڕێزم بۆ هەموو لایەکتان هەیە هەموو نەتەوەیەکی زیندوو وەکو چۆن یادە خۆشەکانە کاتەوە یادە مێژوویەکانە کاتەوە ئەو یادانەی کە سەروەری گەل یا ئازادی بەرهەمەهێنێ یا خۆشبەختی بەرهەمەهێنێ یا یەکێ لەو بڕیارانە لەو سیاسەتانە ئەتوانێ گەلەکە بباتە قۆناغێکی تر لە قۆناغەکانی تاریخ بۆیە هەمیشە یادی یەکەنەوە یادی شۆڕشەکان یادی پیاوە گەورەکانی مێژوو یادی شاعیران و نووسەران و سوزانمی تر هەموو ئەوانەی کە لە مێژووی نەتەوەکان لەسەر ئاسی دنیا هەیە بەڵام لە بەرامبەر هەموو ئەمانەشا یادی تر هەیە کە یادی خیانەتە ئەبێ
هەموو ساڵێ لەو ڕۆژە یادی بکرێتەوە بۆ ئەوەی کە جیل بە جیل بزان کە ئەو خیانەتە چۆن کراوە و کێ کردوێتی و کێ ئەو کارەی کردووە. هیوادارم عەزیزان دەنگم بۆ منێرن، من کە کاتێک قساکەم دەنگ ناردن معقول نییە، ئەوەی دەنگم بۆ بنێرێ بلۆش یەکەم بەڕاستی. بۆیە هەموو نەتەوەکان ئەوانەی کە خیانەتێ نەڕوەدا دەبێ بە هەمومانە هەموو ساڵێ لەو یادەیە یا لەو ڕۆژەیە لەسەر ئەو خیانەتە مێژوویە قسە بکە و بکەرەکانی بەنەفرەتکە و تف کاتە ئەو ڕوخسارانەی کە خیانەتیان بەسەر گەلەکەی خۆیانە هێناوە و ئەو خیانەتە چییە شەنوکەویکە بۆ ئەوەی نەوەکانی ئایندە هەمیشە جیل بە جیل ئاشنا بن بەو خیانەتە و بکەرەکانی ڕسوا بکەن و بزان لە مێژوەکەیە چی ڕوویاوە ئەوانەی بە ناوی سیاسەتەوە بە ناوی کوردەوە بە ناوی چیەوە چیان کردووە ئەوانە تێبگەن لەو ڕووداوانەی کە ڕوویداوە و بکەرەکان ڕسوات ڕۆ بکەن و ببێ بە دەست و تەجروبەیەک بۆ نەوەکانی ئایندە بۆ سیاسیەکان کە هەمیکە نەفرەتکەن لە خیانەت و بیر لە خیانەت نەکەنەوە. ئەبێ گەلی ئێمە فێر بێ بە نمونە لە مستشار و جاشەکان خۆش نەبێت کە ئەنفالیان کردووە، لە تەواوی و قۆخاسە و جاش خۆش نەبێت کە خیانەتیان بە گەلەکەی خۆیان کردووە. دەبێ فێر بێ لەو بەناو سیاسی قەزەمانە خۆش نەبێ کە خیانەتی گەورە گەورەیان لە مێژووی نەتەوەکان و لە گەلەکەیان کردووە. ئەمە واقعەکە بۆیە ئێمە هەموو ساڵێ یادی سیوێشی ئابەکەینەوە، هەرچەندە بنەماڵەی بازانی و خیانەتەکانیان زۆر لەوە زیاترە و هەر لە ماوەی ئەم هەفتەی ڕابردووە ئەتوانم بڵێم گەورەترین خیانەتیان کردووە بنەماڵەی بازانی کە چوونەتە سەنگەری تورکیا و لە چرابلوس و لە کوردستانی ڕۆژئاوا ئەیانەوێ ئەو چیانە بشکۆلەی کە تازە خەریکە سەرپێیەکەوێ لە ناوی برن و کۆتای پێبێن. هەر لەم مانگەی شابوو کە 2 ساڵ بەر لە ئێسا بنەماڵەی بازانی خیانەتێکی تری کرد، ئەویش فرۆشتنی ئێزیدیەکان و ناوچەی شنگال بوو بە داعش و بە تورکیا کە سەدان هەزار ئینسان ئاوارە بوو، دەیان هەزار ئینسان تیا چوون بە هەزاران ژن لە بازارەکانی عەرەبی فاشیزم و شۆفێنیزمە فرۆشران و تعدای سێکسیان لێکرا. هەموو ئەوانەی کە ڕوویاندا و بەسەر یەزیدیەکان هات، بەسەر ژن و کشی یەزیدیەکان هات، هەمووی دیاری دەستی مەسعود بازانی خاین بوو کە من پێرەشەویش هەمان قسەم کردەوە لە مێژووی 1000 ساڵی ڕابردووە، نەک تەنها لە کورد و کوردستان بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە 1000 ساڵی ڕابردووە هیچ پیاوێ هیچ ژنێک پەیدا نەبووە هێندەی مەسعود بازانی و مەلام سەفای باوکی خیانەتیان بە کورد و بە کوردستان کردبێت. بنەماڵەی بازانی ڕێژی گولین لە مێژووی ئێمە دروست بوون تەنیا و تەنیا بۆ خیانەت و لە ناوبردنی قەزەی کوردی. پێویستە هەر کوردیا و ڕاستیە بزانێن. بۆیە ئێستا بەر لەوەی کە بچمە ناو قسە و باسەکانەوە بەیاننامەیەکم بینی نووسیوە، ئەو بەیاننامەیە دەخوێنمەوە بۆ ئێوە و گوێ لێ بگرن لە دوای ئەوە ورد ئەچینە ناو ئەو باسە کە ناوی خیانەتی سیوێکی ئابە کە مەسعودی کوڕی مەلام سەفا و خێڵی مەلام سەفای ئاش بەتاڵچی لە 20 ساڵ بەر لە ئێسا لە کوردستانە کردویانە و چەند کەس کوژراوە، چی بووە چی نەبووە، هەموو ئەوانە باسەکەین و قسەی سەرەکەین. هەمووتان بەخێر بێن سەرچاوی مناتن عەزیزان خۆشەویستان، بەخێر بێن سەرچاوە ناتن هەتا پارتیەکانیش بابێن گوێ بگرن لە حیزبەکەیان کە چ خیانەتێکیان کردووە بۆی حیزبەکەی خۆیان باش بناسن. شەرمە بەڕاستی بۆ نانی سەرشۆڕی خواردنی پارتیەکان. بیست ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا سیوێشی ئابی 1996 بنەماڵەی بارزانی کە بەرامبەر هێزەکانی یەکێتی شکستیان خواردبوو وەک پیشەی هەمیشەییان کە بە بێهێزی داگیرکرد ناتوانن شەڕێک ببنەوە پەنایان بە حیزبی بەعس و سەدام حوسێن برد. بەعس و سەدام حوسێن و لەشکرێ کە لە ڕۆژی هاتنە سەر دەسەڵات تەنها لە هۆڵی لە ڕێگەوە دەرکێشانی کووردا بوون، هەڵەبجەیان شیمیاباران کردبوو، ئەنفالی سەدان هەزاری و سێدارە و زیندان 5000 گوندیان لەگەڵ زەویدا تەخت کردبوو، کۆڕەوێکیان بەسەر گەلەکەماندا هێنابوون کە لە مێژوودا نمونەی نەبووە. نەتەوەیەک ئەوەی هەیەی و نیەتی بەجێ بێڵێت و ڕوو بکاتە کێوان بەبێ ئەوەی بزانێت کۆتا هاواری کوێیە. بەڵێ بنەماڵەی بازانی شان بەشانی ئەم لەشکرە تاوانکارە شاری هەولێریان داگیر کردوون، لەو کاتەوە ئەو شارە لە ژێر ڕەحمەتی لولەی چەک و زیندان و کوشتن و ڕفاندنی باند و چەتەکانی بنەماڵەی بازانیدایە.
سەرەتا دەبێ گەلی کورد ئەوە بزانێ شەڕی یەکێتی و بنەماڵەی بازانی لە شەستەکانی سەدەی ڕابردووەوە تا بە سیوێشی ئاب شەڕێک بوو کە خوڵقێنەرەکەی بنەماڵەی بازانی بوو لە پێناوی سەپاندنی حیزبی تاقانە و بنەماڵەییدا هەر کە باڵی مەکتەبی سیاسی بە سەرۆکایەتی برای مەحمەد و تاڵەبانی جیابوونەوە ئیتر مەلا مستەفا ئاڵای شەڕێکی هەتاهەتایی هەڵکرد حتى لسرم مرگیشا داوا لە کوڕەکانی مەسعود و ئیدریسەکە کە هەرگیز لە جەلال خۆش نەبن ئەم شەڕە تا بە ئەم چرکە ساتان لە بەرگی جیاوازا درێژەی هەیە شەڕی پۆستی سەرۆکی هەرێم کە ئێسەش ئەیکەن درێژەی هەمان ئەو شەڕ و خۆسەپاندانەی بنەماڵەی بازانیە باڵای ئەم ئەقڵە شەڕەنگێزەی بنەماڵە لە شەستەکانەوە تا ئەم ساتە وەختە بەرزە بێم وەک دەبینین بنەماڵەی بازانی لە هەر شوێبوونیان هەبێ هیچ ڕەنجێکی تێر نابێبوونی هەبێ داهێنەری شەڕی ناوخۆ بە دەرەجەی یەکەم مەلا مستەفا بوو پاش ئەمە دوو کوچکەی برای مەحمەد و جەلال تاڵەبانی دەکەونە کێبەرچێی عەقڵی کۆنەپەرستانەی مەلا مستەفا و بنەماڵەکەی بەڵام ئەوەی کە جێگەی داخە بە هەمان ئەو کەرەسە نائەقڵانیەوە کە کابرایەکی خێڵەشی نەخوێنەواری وەکو مەلا مستەفا کە هەیبوو ئاخر مەلا مستەفا و نەوەکانی هەرگیز بۆچوونی جودا و ڕەنگی جودا و حیزبی جودا قبوڵ ناکەن و وەک ئاغا تەعامل ئەکەن و کورد بە ڕەعیەتی خۆیان نەزانن بە کوشتانی دەیان هەزار ئینسانی کورد تەنها بۆ چارەسەری ئەم ئەقڵە خێڵەکەی بنەماڵەی بازانی بووە بە درێژایی 100 ساڵی ڕابردوو لە 60-70 ساڵی ڕابردوودا گومانم نییە کە هێشتا کۆتایی نەهاتووە و لە سەردەمی ترا لە چوارچێوە و ڕەنگی و بۆنی تر و دەنگی تردا سەرهەڵەداتەوە لە دوای شکستی پارتی بە سەرۆکایەتی مەلا مستەفا ئەوەی کە پێی دەڵێن ئاشبەتاڵ ئیتر پارتی هیچ ڕۆڵەشی ئەو تۆی لە کوردستاندا نەما ئەمە بە جۆرێکە ئەگەر سەدان کەس لە ئەمنی سلێمانی و هەولێردا زیندان بوونایە دوو کەسی تێدا نەبووە سەر بە پارتی بن یا ئەوانەی حکومەدران لە ئەبوو غرێب ئەگەر هەزاران بن دیسان 4 کەسی سەر بە پارتی تێدا نەبووە لە شەڕیشدا خاوەنی 50 شەهید نین لەگەڵ لەشکری بەعزدا دوای ڕاپەڕین هاتنە سەر حازری و بەماشێنی ئیتڵاعاتی ئێران گەڕانەوە باشووری کوردستان و وەک ئێسە ئەیبینین بوون بەکەڵەگا لە یەکەم هەنگاوە دەیویست دەست بەسەر هەموو شتێکدا بگرێ و خۆی بکاتە حیزبی قائید نەک تەنها بۆ باشوور بەڵکو بۆ هەر 4 پارچەی کوردستان هەرچەندە ئەو خەونەی بەتەواوی کۆتایی هاتووە لێ ئێستاش کار لەسەر ئەو ئەقڵە ئەکا بە خۆشخزمەتی بۆ داژی کەرانی کوردستان لە یەکەم هەڵبژاردندا سیستەمی سەرۆکایەتی هێنایە پێشەوە مەسعود بارزانی سەرۆک مافیا لەو کاتەوە هەوڵی داوە دەست بەسەر هەموو جومگەکانی وڵاتدا بگرێ و چی سامان هەیە بیخاتە ژێڕکێفی خۆی و ببێتە پاشای وڵات ئەمەی شەڕی ناوخۆی هێنایەوە ناو مەیدان و لەگەڵ یەکێتیدا دەیان هەزاریان لە یەکتر کوشت بنەماڵەی بارزانی وازی نەهێنا هەتا ڕێکەوتنامەی لەگەڵ تاڵەبانیدا واژۆ نەکرد بە ناوی ڕێکەوتنامەی ستراتیژی ئەوە بووم تاڵەبانی ناردە بەغا و خۆی سەرقاڵی داکوتانی بزماری دەسەڵات بووم لەسەر جەستەی بیماری کورد پۆستی سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و زۆر جاران پەرلەمان و سامانە سروشتیەکان و ئاسایش و پەیوەندی دەرەشی و هێژی پێشمەرگیان بۆ خۆیان قۆڕە کرد زۆربەی پارەی وڵاتیان بۆ خۆیان برد ئێستاش کە زۆر جاران باسی ئەو ڕێکەوتنە ئەکەن تەنها لەبەر ئەوەیە کە تەواو بە قازانجیان بووە خۆیانیان پێ گەورە کردووە خۆ ئەگەر بەردەوام بواە ئەوەی لە 50 ساڵدا بنەماڵەی بازانی بەشەڕ دژی یەکێتی پێیان نەکرا بەم ڕێکەوتنامەیە دەیان کرد بەحسێکەیە لەسەرەوەی کە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان پازاری هێناوە یان نە لەسەر ئەوەیش من ڕێی خۆمەڵێم هەر کەسێکیش بەڵگەیەکی لایە بۆ نمونە کە ئێمە باسی شێشی ئابەکەین دەیان یوتوب و ڕۆژنامە و گۆڤار و وێنەمان لەبەردەستایە بەڵام بۆ هێنانی پازاران بۆ سەر بنەماڵەی بازانی ئەوەی کە بەڵگەی لەلایە هیوادارم بینێرە بۆ منیش من سپاس یەکەم
بە درێژایی شەڕی مێژووی یەکێتی و پارتی هیچ کاتێ پارتی نەیتوانیوە لە بەردەم هێزەکانی یەکێتیدا خۆی بگرێ. تەنها 20 پێشمەرگەی یەکێتی بەس بووە بۆ ئەوەی سەدان پێشمەرگەی پارتی چنگ لەسەر شانڕاو بنێن. هیچ کاتێ ڕێ نەکەوتووە بە درێژایی مێژوو پارتی بتوانێ هێزێکی یەکێتی تێک بشکێنێ ئەگەر لەشکرێکی داگیرکەری لەگەڵ نەبوو بێ. بۆیە بۆ گرتنەوەی هەولێر یەکێتی پێویستی بە هیچ هێزێکی دەرەکی نەبوو. هیچ هێزێکی ئێران بەشداری دەست بەسەراگرتنی شالی هەولێری لەلایەن هێزی یەکێتیەوە نەکردووە. بە هیچ جۆرێ نەیانەتوانی بەرگەی هێزێکی دڕی وەکو هێزەکانی یەکێتی بگرن و وەختێک دەستیان بەسەر هەولێرا گرد و پارتیان ڕاوەدوونە بنەماڵەی بازانی تۆقین و ترسیان لێنیشت کە یەکێتی بەنیازە سەری ڕەش داگیر کاون لە بادینانیش وەدەریان بنێ. لێرەوە بڕیاریاندا کە داوای یارمەتی لە لەشکری بەعس و سەدام بکەن و ئەوانیش بە خۆشحاڵیەوە داواکەیان جێبەجێ کرد. زۆر جاران لێرە و لەوێ دەبیسین پارتیەکان و هەندێک کەسیش بێمەبەست یان بەمەبەستەوە دەڵێن یەکێتی پاسداری هێنا بۆیە پارتی لەشکری باسیێنە. ئەمە ئیتر پاساوە و قسەی بنەماڵەی بارزانیە. ئەمان دەیانەوێ ئەم خیانەتە بەمە پاساو بدەن وەک ئەوەی لەسەر سنگی مێژوو ڕەش بەسپی بکەن و خیانەت بچەسپێنن لێ مێژوو ئەوە قبوڵ ناکە. بۆ خیانەتی سیوێکی ئابی 1996 و هێنانی لەشکری بەعس بۆ هەولێر سەدان بەڵگەی بینرا و بیسرا و نووسراومان لە بەردەسایە. سەدام حسێن خۆی قسەکە ڕۆژنامەکانی بە خەتی گەورە نووسیویانە وێنەی لەشکرەکە و دەبابەکانی هەیە و دەیان لینکی ڤیدۆییمان لە بەردەستایە. خودی بنەماڵەی بازانی و پارتین لە سەدان جێگا بەدەنگ و ڕەنگ و نووسین ئیعترافیان کردووە و هاوارەکەن کردومانەوە هێشتا بۆشیان جێگەی شانازیە. دەیبا بفەرمونون تەنها یەک بەڵگەی بینرا و بیسرا و بهێننەوە ئەوەی کە یەکێتی لەشکری ئێرانی هێنابێ بۆ سەرپارتی ناکرێ. لەلایەن سەدان بەڵگە هەیە و بکەرخۆی ئیعترافەکە لەلایەک یەک بەڵگە نییە و تەنها بە قسەی پارتی و بنەماڵەی بازاری باوەڕکەین. ئەمە نەدادە و نەدادوەریەکی ڕازگۆیانە لەمەش بەدەر. ئەگەر ئێران بەشداری ئەو شەڕە بوون ئەی چۆنە لەشکری بەعس و پارتی توانیان هەولێر بگرنەوە تا پێنجێن بڕۆن بەڵام نەیانتوانی پاسدارێک بکوژن یان بگرن و دوو وێنەی ئۆتۆمبیلێکی سەربازی ئێران بگرن و بڵای بکەنەوە؟ ئایا ئێران چۆن ئاوا ئاسان ڕێگەی دایەکێتی تێک بشکێ و نەک هەولێر و سلێمانی و تا سنوورەکانی ئێرانیش دەربکرێ؟ ناکرێ بپرسین بۆچی ئێران ئەوەی قبول کرد و هیچ شەڕێکی نەکرد؟ ئێمە ئەو سەردەمە و تا بە ئێستاش هەم دژی پارتی بووین هەم دژی یەکێتی و زۆریش دژی شەڕی ناخۆ بووین. لەناو واقعەکەدا ژیاین و باش ئاگاداری وردەکاریەکانین. لێرەوەیە ئەوەی ئێمە دەیڵێن ڕاستینەکەنە نەک ئەوەی کوڕانی حیزب دەینووسنەوە. بەڵێ یەکێتی هێزێکی بچووکی هێنا بۆ سەر بارەگای حیزبی دیموکرات لە کۆیە و هەندێک کاتوێشایان پێوەنا وەلێ پێشتر ئاگادار کرابوون کە بارەگاکانیان چۆڵ بکەن. ئەوە بوو تەنها خوێن لە پەنجەی یەک کەسیش نەهات. وەلێ بۆ شەڕ لەگەڵ پارتی هیچ هێزێکی ئێرانی لە گرتنی هەولێرە ئامادەگیان نەبووە و پارتی و لایەنگرانی ڕاست ناکەن. ماوە بڵێم ئەمڕۆ 20 ساڵە شاری هەولێر لەلایەن لەشکری بەعس و گاردی کۆماری سەدامی دیکتاتۆرم بە پێش لەشکری پارتی و بنەماڵەی بازانی داژی کراوە. لەو ڕۆژەوە بوونی پارتی لەو شارەدا یاسایی نییە و بە زەبری هێزی دەرەشی داگیری کردووە. خەڵکی هەولێر و کوردستان دەبێ وەک داگیرکەرێکی ڕەزا قورس و بێنرخ سەیری بنەماڵەی بازانی و پارتی و هێزەکانی بکات. باشە عزیزان، سپاس بۆ هەموو لایەکتان. هیوادارم کە دەنگەکە باش بێت. ئیترە وردە ورداچینە ناو باسەکانەوە. ئەوە تەنها بەیان نامەیەک بوو کە نووسی بووم لەسەر سیوێکی ئاپ ئەو ڕۆژە ڕەشەی کە بنەماڵەی بازانی بەسەر خەڵکی کوردستانی هێنا. شەیدێکی تریشەیە کاتی خۆی بۆ خۆشی ئەمان و بابۆ بازانی نووسیوێتی ئەو شیعرەیش
پێشکەش یەکەم بە مەسعود بارزانی شیعرێکی زۆر ئاها کەزاییە نەک بڵێن بەو مانای شعر وەکو فۆرم و ئیستاتیکا وەکو ئەو پێکاتانەی کە شیعری لەسەر دروستە بێ بەڵام هەر بۆ خۆشی ئەی خوێنینەوە کاتی خۆشی ئەمان خوێندەوە ئەڵێ ئەگەر هەورە و کڕێوەیە و بارانە پارتی چەتری سەری خائینانە تۆ شارەزا و سەری ڕەمی جاشانی بۆ پێشەوە پێشمانکەوە بارزانی تۆ هاوکار و هاوپەیمانی سەدامی خاوەن کۆگای فرۆشتنی کوردانی تۆ دادەستی تورک عەرەب ئێرانی بۆ خیانەت تۆ ڕێنیشان دەرمانی بۆ پێشەوە پێشمانکەوە بارزانی خۆفرۆشی لای تۆ بوو بە شانازی سیوێکی ئاب بوو بە ناسنامەی پارتی تۆ شۆفێری دەبابەی دوشمنانی بۆ پێشەوە پێشمانکەوە بارزانی ئەوەیش دەشێک بوو لەو میعرانەی کە کاتی خۆی نووسراوە لەسەر هەمان ئەو وەزنەی کاڵێ بۆ پێشەوە پێشمانکەوە بارزانی بۆیە بنەماڵەی بازانی کە پێشمانکەوێ تەنها بۆ خیانەت بە کورد بە نەتەوەکەمان بە نیشتیمانەکەمان وەکو ئێستا ئەیبینن چۆن بووە بە کلکی ئاردۆغان و لە ڕۆژئاوای کوردستان سەرقاڵی لە ناوبردنی گەلی کوردی ڕۆژئاوا و پەیەدەیە کە خەونێکی حوشترانەیە هەرگیز ناتوانن ئەو خەونە بێن نەدی. عەزیزان ئەمەیە بڵێم کە خیانەتی سیوێکی ئاب یان خیانەت لە ڕێژی بنەماڵەی بازانیە لە سیوێکی ئابەوە دەستی پێ نەکردووە. ئەگەر کەسێ پێی وا بێ کە ئەم خیانەتە یان یەکەم جار بووە بنەماڵەی بازانی خیانەتێکی ئالۆ بابەتە بکاوە بە هەڵاچووە ئەبێ کورد یەک جۆر تێبگا لە شت ئەکرێ حیزبێکە بێ ئەکرێ ڕابەرێکی سیاسی هەبێ لە هەلومەرجێکە هەڵ بلیسکێ بۆ نمونە هەڵ بخلیسکێ هەڵەیە بکە یا تاوانێ بکە یا حتا خیانەتێکیش بکە بەڵام بە زووترین کات بتوانێت قەرەبووی بکاتەوە و بتوانێت داوای لێبوردن کە و بتوانێت قەرەبووی ئەو هەموو زەر و زیانە بکە کە ئەو خیانەتە بەرهەمی هێناوە. بەڵام کێشەی بنەماڵەی بازانی ئەوەیە کە بنەماڵەی بازانی یعنی خیانەت. بنەماڵەی بازانی واتە خائین بەمانای کەلیمە. بنەماڵەی بازانی ڕۆژێ لە ڕۆژان بنەماڵەیەکی سادق و پاک و خاوەن ئابڕوو بە شەرەف نەبوون هەتا بڵێن بە بۆنەی هەلومەرجێکەوە یا بە نمونە زەختی یەکێتی یافشانی ئەملا هەستاون ئەمەیان پێکردووە. چکە بە پێچەوانەوە بنەماڵەی بازانی لە سەرەتای دروستبوونیانەوە بە خیانەت دروست بوون. ئەمەوێ ڕێک و ڕاست پێتان بڵێم. مەلا مستەفا کە وەختێ لە بلەو بازانەوە سەر دەرەهێنێ چی بووە ئەم کابرایە؟ چی تەواو کردووە؟ چی بینیوە؟ لە کێوە سەرچاوی گرتووە؟ ئەگەر بڕێنەوە بە ساڵی چلەکان و بە ساڵی پەنجاکان چی ئەمەی خوڵقاندووە؟ بۆ کە وەختێ پارتی دروستە بێ مەلا مستەفا ئەکەن بە سەرۆکی پارتی چیە مەلا مستەفای کرد بە سەرۆکی پارتی کابراکی نەخوێنەوار و ناحاڵی؟ ئەگەر مخابراتی چواردەوەر یا ساواکی ئێرانی جەلاتا ناوی چییە مەلا مستەفایان نەکرد بە سەرۆکی ئەم پارتە چۆن لە خۆ ئەم کارە نەخوێنەوارە بۆ سەرۆکی پارتی؟ لە کاتێکە لە ساڵی 1946 کە کۆماری مەهاباد دروستە بێ برای حیزبی دموکرات دروستە بێ برایم ئەحمەد یەک بۆ کوردستانی باشوور بۆ ئەوەی فەرعێ بە ناوی حیزبی دموکرات دروستکە. لە دواییە کە دروستە بێ ئەم تۆپەڵە هەڵەسەر مەلا مستەفا ئەهێنن ئەیکەن بە سەرۆکی پارتی. ئەبێ پرسیان لەوانەکەین لە بیرحاج لە زیادی کۆیە لە نازانم لە هەمزە عەبدوڵڵا لە نازانم لە برایم ئەحمەد لە جەلات تاڵەبانی کە بۆچی و لە پێناوی چییە وەچی ئەو فشارەی کرد بۆ ئەوەی مەلا مستەفای بە سەرۆکی پارتی؟ دیارە ئینگلیزەکان لە ڕێگەی برایم ئەحمەد و ئەوانەوە وە ساواکی ئێرانیش مەلا مستەفایان کرد بە سەرۆکی پارتی بۆ ئەوەی کە بەکاری بهێنن کەیش ویستیان پێ بخەنە سەر کلکی مداری بکەنەوە و ئاشبەتاڵی پێ بکەن هەروایشیان کرد.
ئەجینا مەلام سەفا لە ناوچەی بلۆ بازانە بەشەی سەرۆک عەشیرەتەکانیە کرد کلچیکەریە بڕی چەتەیە کرد بەڕاستی مەلام سەفا ئەکرێ ئێمە مەلام سەفا وەکو ئینسانێکی چەتە لە شۆڕشی ئێمە بناسین چەتەیەک نەک بەمانە ئەخلاقەکەی بۆ نمونە زۆر جاران بە خولەپیزەیان ئەوت چەتە بەڵام خولەپیزە نەک بەڕاستی چەتە نەبوو خولەپیزە چونکە خولەپیزە پارەی کۆنە ئەکردەوە سرائیل لخلق نأسن دزينا أكل جدينا أكل لحكومة قاچاق بو ببوني روداوي كي بشوكا وكمسائل بوليسي مسائل عسكري بوم بو اي بشاخاو دجي او حكومة اللوكاتار راوستا حتى اكو خوي بلاكاني شهيد كرا بو يا ناكري ملام صفا بج حتى ملام صفا بيخيل الرجي كسك يوكو ام كابلايو چونکە مەلام سەفا بەمانای کەلیمە چەتە بووە لە پێناوی پارەیە هەموو شەشی کردووە هەر لەبەر ئەوەیشە کە وەختی ئاش بەتاڵەکە ئەکا تەواوی سامانی ئەو وڵاتە هەمووی بۆ خۆیە بە ئەگەر ئێمە سێری مێژووی مەلام سەفا و بنەماڵەی بازان و پێکاتەکەی بکەین لەبەر ئەوەی کە لە ڕەگی خیانەتن لە مێژوو ئێمەیە و داگیرکەران بە دەستێکی بەهێز لە پشتیانەوە ڕاوەساون لە مێژوانە بە پێوە ڕایان گرتووە ئەوە بۆمان دەرەکەوێ کەسیوێکی ئاب سەرەتای خیانەتی بنەماڵی بازانی نییە باڵکو بە پێچەوانەوە سەرەتای بوونی بنەماڵی بازانی بە ناوی سیاسەتەوە بۆ مەسائلی خیانەت بووە باشە حتا مەسائلی جاشایەتیش بۆ نمونە زۆر کەس پێیان وایە جەلال تاڵەبانی لە 66 جاشایەتی داهێناوە ئەمە هەمان قسە و تەفسیری پارتی و بنەماڵی بازانیە پارتی و بنەماڵی بازانی بە ناوی شۆڕش و کورد و کوردستان و کوردایەتی و ئەمانەوە لە شاخە داگیرکەران ڕایگرتبوون بۆ ئەوەی قەزیەی کوردی لەبار برن وەکو تاوەکو ئێستا لە 100 ساڵی ڕابردووە لەباریان بردووە ئەو کاتە جەلال تاڵەبانی و جەماعەتەکەی باڵی مەکتەبی سیاسی ڕایان کرد بۆ ماوەت ئەمان دوایان کەوتن بردیان بۆ ئێران لە ئێرانە داوایان لە ئیطلاعات و لە شا کرد کە باڵی مەکتەبی سیاسی لە ئێرانیشە دەرکەن ئەوە بوو جەلال تاڵەبانی و براهیم ئەحمەد لە ئێرانیش دەرکران هیچ چارەیەکیان نەما ئەوە بوو گەڕانەوە بۆ بەخاو و پەیوەندیان بە عێراقەوە کرد بۆیە ئەگەر لەو سەردەمانە جەلال تاڵەبانی و باڵی مەکتەبی سیاسی کە پێیان ئەڵێن جەلالیەکان چونەتە بەکرەجۆ و لەگەڵ حکومەتی عێراقیا بوون ئەوە پارتی و بنەماڵەی بازانی هۆکاری سەرەکی بوون کە هیچ مەجالێکیان نەهێشتەوە بۆ ئازادی سیاسی بۆ ئەوەی باڵی مەکتەبی سیاسیش لە کوردستانە وەکو گروپێ کاری خۆیان کەن لە هەموو لایەکەوە بە خۆیانەوە بە ئێرانەوە بە ساواکەوە لێیاندان مەجبور ئەوان کردەوە بە ناو شارە ئەوە بوو لە دواییشە لە ڕادیۆکەی پارتیۆ ئەیانود کۆڵوانە سوور و ئەیانود جەلال تاڵەبانی جەلالیەکان بوون بە جاش و ئالەم بابەتانە ئەجینا جاشایەتی بەمانای کەلیمە بنەماڵەی بازانی لە مێژووی ئێمە داهێناوە ئەمە حقیقەتێکە دەبێ هەموو کەسێ بیزانێ حتا مەسەلەکە لە مێژووە تەنها جەلال تاڵەبانی و باڵی مەکتەبی سیاسی نییە عەزیزان لە 66 باڵکو بە پێچەوانەوە سەرۆک عەشیرەتەکانی هەرچی سەرۆک عەشیرەتەکانی سورچی و فلان و فیسار و ئەمانە سەرلەبەری ئەمانە لە تاو تەعدای بنەماڵەی بازانی بوون بە جاشی ڕژێمەکانی عێراق جال عبدولسلام وبيقرا بو عبدولكريم قاسم وابو احمد حسن بكر وابو صدام حسينيش ئەجینا خۆ عەشیرەتانە هەمووی نەبوون بەجاش هیچ چارەیەکیان نەما بوو مەلام سەفا تەعدای لێکردن ژنی لێ ئەسەندن ئەچوو سەرانەی لێ ئەسەندن ئەوانیش نێن ئەتوانی بێن بەناوی لەو شۆڕشا جێگە بگرن کە مەلام سەفا وەکو خائینێ سەر ڕێبەرایەتیە کرد مەجبور ئەچون بۆ ئەوەی ئابڕووی خۆیان بپارێزن بۆ ئەوەی زەویەکانی خۆیان بپارێزن بۆ ئەوەی سامانی خۆیان بپارێزن ئەچون ئەبوون بەجاشی ڕژێمەکانی عێراق بۆیە زۆربەی زۆری ئەو جاشانە لە داخ و لە تەعدای بنەماڵەی بازانی بوون بە جاش بوون بە فلان و فلان و ئالەم بابەتانە حتى لدواي صالي 1975 كم شورشكي ملام صفا شو شتاقريكي ملام صفا اش بطالكا تواوي او فرمانداني باتي هرهميان ابن بجاش ابن بمستشار ابن بطواري ابن بعمل مفرزي خاصة همو اماني كلناو كتسيم ابنو لحفتا وبينجال اش بطالكي هرهموي لسد داوي قيادي موقتا بريباريتي ادريس بازاني ومسعود بازاني هرهميان ابن بجاش لا 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 العراق للسيماني لهولين لفلان لشونكان هل لبر اويشا كوقت الرابرين اكري زور بي هرزوري ام جاشانا ابن ابنو بارتي بو شارزايتان
تەواوی ئەو جاشانە لە ساڵی 75ەوە بوون بە جاشی بەعەس، بوون بە تەواری، بوون بە ئەمن، هەر لە قاسمەکوێری کۆیەوە بیگرە، لە نازانم شێرەکەی ماڵی مەلام سەفا هەبوو ئەمەی چەمچەماڵ جاشەکەی کە یەکێتی کوشی لە سیوەکی ئابا، لە تەواوی ئەمانە ئیش و کاری ئەمانە تەنها و تەنها کوشتنی پێشمەرگەی یەکێتی بووە. شەید ئارام بەدەستی ئەم جاشانە کوژرا، مامە ڕیشە بەدەستی ئەمانە کوژرا، ئەم قالە فەرەج و فڵان و فیسارەکان هەر هەمووی بەپێی بەڵگە بە وێنە کە من لەلام هەیە لە ئێرانەوە قیادەی مۆقەتە ئیدریس بارزانی ئەمانە ئەنێرێتەوە بۆ کوردستان. لەبەر چی؟ لەبەرەوەی کە وەختێ کۆمەڵە لە 70 دروسە بێ ناتوانێت هیچ حرەکەتێ بکە. 75 کە ئاش بەتاڵەکە ئەبێ یەکێتی نیشیمانی ئەشێتە شاخ و دروست ئەبێ. لەو سەردەمانە خەڵک ڕقی لە پارتیە، ڕقی لە بنەماڵی بارزانیە، ئاش بەتاڵیان کردووە. بۆیە ئەمە واکە کە پارتیەکان قیادەی مۆقەتە ناتوانێت بە ئاسانی بێتەوە بۆ نمونە شارە زور، بێتەوە هەولێر، دەشتی هەولێر، بێتەوە گەرمیان و ئەمانە. بۆیە بە هەموو کۆنە پارتیەکان ئەڵێ کە ببن بە جاشی ڕژێمی بەعەس دوو دەور ئەبین ئەم جاشانە، هەم جاشی حکومەتی بەعسن و هەم دژی یەکێتی نیشیمانیشن. باشە ئەو جاشەی چەمچەماڵ کە یەکێتی کوشتی 33 پێشمەرگە یەکێتی شەید کردووە بۆ شارەزاییتان، هەر هەمووشی بۆ بەعس نەیکردووە، بۆ پارتی و بنەماڵی بارزانی کردوێتی. باشە وەختێ جاشەکەی زەڕەیان حەمەخانی حاجی دارای زەڕەیان هەڵ ئەسێ چەندین شەهیدی وەکو سیروان تاڵەبانی و وەکو فڵان و فیسار و حەسەن خاوێی و ئەمانە لە تانجەرۆ شەهیدەکە، ئەمە بۆ بنەماڵی بارزانی شەهیدیەکە کە زواتێ نەگا کە حەمەخانی حاجی دارا بۆ بەعس ئەمانەی شەهید کردووە، بەڵکو بۆ پارتی و بنەماڵی بارزانی کردوێتی. ئەم جاشانە ڕۆڵی پێشمەرگەی پارتیان ئەبینی لە ناو شارە دووسەرە هەم جاشی بەعس بوون و هەم جاشی بنەماڵی بارزانی بوون و شەڕی یەکێتیانە کرد. بۆیە زۆربەی زۆری ئەو یەکێتیانەی لەو سەردەمانە شەید کراون بەدەستی ئەو جاشانە شەید کراون کە هەر هەمویان پیاوی بنەماڵی بارزانی بوون وە کۆنە پارتی بوون و لە ئاش بەتاڵەکەەوە تەسیب بوونەوە و دژایەتی یەکێتی نیشیمانیانە کرد و لەوانیان شەیدە کرد. ئەمانە سەدان بەڵگەمان لە بەردەسایە عەزیزان لەسەر ئەمە. بۆ یەکیش کەسێ نەڵێ بە نمونە ئەهێنمەوە لە مێژووان منووسنەوە بڵێن حەمەخانی حاجی دارا جاشی بەعس بوو، سیروان تاڵەبانی ئەوانی شەید کرد. نەخێر، ئەو دیارە جاشی بەعس بوو، بەڵام بۆ بەعس ئەمانەی شەهید نەکرد، بۆ پارتی و بۆ بنەماڵی بارزانی کردی. ئەوە بوو لە دواییشە یەکێتی نیشیمانی هەمان ڕۆڵی بینیەوە، دوای سیاسەتی پارتی کەوت، کۆمەڵێ لە ئامرکەت و ئامن مەفرەسەکانی خۆی ناردەوە بۆ کوردستان، ئەوانش بوون بە جاش ئەوانج ڕاوە پارتیان دەکرد، لە هەر شوێنەکەوە پارتیان بینێ ئەچوون بۆی. بەڵام بەڕاستی لەو ڕۆڵی جاشایەتیە پارتیەکان زۆرتریان بینی، چونکە زۆربەی زۆری ئاش بەتاڵچیەکان بوون بە جاش شەڕی یەکێتیانە کرد لەو سەردەمانە. بۆیە ئەبێ ئێمە مێژوو بە قازانجی دوو ئەقلی جەلالی و مەلایی نەنووسینەوە، بەڵکو مێژوو وەکو ئەوەی هەیە بینووسینەوە. لەبەر ئەوە خیانەتی بنەماڵی بارزانی لە سیوێکی ئابەوە دەستی پێ نەکردووە، بەڵکو بوونی بنەماڵی بارزانی بۆ خۆی یعنی خیانەت، یعنی کورد کوشتن، یعنی فرۆشتنی میلەتی کورد. خۆ ئێستا عەزیزان ئێستا مامجلال هەر نەماوە، یەکێتی زۆر لاوازەوە هیچ نییە. ئێوە ناپرسن بۆ بنەماڵی بارزانی ئەڕوا لە ڕۆژئاوای کوردستان شەڕەکە؟ بۆ چێ؟ خۆ مەخەتای جلال تاڵەبانی نییە، خۆ مەخەتای برای مەحمەد نییە، خۆ مەخەتای نەشۆم سەفا نییە. بەڵام پێ با بە خۆمان پرسین بۆچی ئێستا مەسعود بارزانی بە درێژایی 4 ساڵە بە هەموو توانای خۆیەوە شەڕی پەیەدە و کوردانی ڕۆژئاواکە؟ بۆ خۆ ئەمە جلال تاڵەبانی نییە، خۆ ئەمە یەکێتی نیشیمانی نییە، خۆ ئەمە ئەوە نییە. پەیەدە و کوردانی ڕۆژئاوا لەسەر خاکەکەی خۆیانن، لە هەلومەرجێکا بوون بە خاوەنی کیانی خۆیان بەڕێوابن. پێم بڵێن بزانم مەسعود بارزانی بۆچی ئەچێ دژایەتی کوردانی ڕۆژئاواکە؟ کەواتە مەسعود بارزانی و بنەماڵەکەی ئەو ڕەگە خیانەتەن کە داگیرکەران دروستیان کردووە بۆ لەباربردنی قەزیی کوردی. عەزیزان مەلام سەفا لە سەردەمی کۆماری مەهاباتە کە ئەچێ بۆ مەهابات، قازی محەممەد پێی ناخۆشە، چونکە ئەزانێ مەلام سەفا خائینە،
مەلام سەفا لەگەڵ کۆماری مەهاباتان نەبووە ئەو قسە قۆڕە کە ئەڵێن وەڵا قازی محەممەد ئاڵاکەی خۆی یاوە بەدەستی مەلام سەفاوە ئەسڵ و ئەساسی نییە ئەوە درۆیەکە کۆمەڵێک ماستاوچی و دەبەنگی قرخنی حیزبی دیموکرات کە ئێستا لە هەولێر دانیشتون ئەو قسە قۆڕاکەن لە پێناوی پارە و لە پێناوی ئەم شتانەیە ئەژینا ئەسڵ و ئەساسی نییە ئەسڵەن بەڵگەم لە بەردەسایە کە نوێنەری ئێران واتە نوێنەری شای ئێران دێ بۆ لای قازی محەممەد لە شوێنە بەیەکەوە دانیشن بۆ حەلی مەسەلەکان کە وەختێ یەنە دەرەوە هەر بە فیتی ساواک مەلام سەفا تەقان لێەکە کەواتە مەلام سەفا بۆ تێکدانی کۆماری مەهاباد ڕۆشتووە هەر بۆیشە کە کۆماری مەهاباد ئەڕوخێ مەلام سەفا یەک فیشک ناتەقێنێ قازی محەممەد و سەیفی و ئەو کەسێکی تر ئەژیرێن ئەمانە لە سێدارە ئەدرێن مەلام سەفاش هەڵ ئەتیزێنێتەوە یێتەوە بۆ باشوور دوای ماوەیەک لێ ئەدا ئەڕوا هەر بە فیتی ئێران لە ئاوی ئاراس کە چەمێکە ئێوە کە ئێستا گوێتان لە منەوەیە هەمووتان میسکەن بەقی ئەو چەمە ئەبێ مەڕی پیاپەرێتەوە مەڕ کەچی 40 ساڵە بنەماڵی بازاری ئەڵێن مەلام سەفا لە ئاوی ئاراس بەڕیەوە لە کاتێکە مەڕە گێژە لەو ئاوە ئەپەڕێتەوە بۆ شارەزایتن هەر مەڕی گێژ ئەتوانێت بەناو ئاوی ئاراسا بڕوە ئەویش بە فیتی ساوەکە ئەوانە لێەوە ڕۆی تێیتەقان بۆ رووسیا 12 ساڵ لە رووسیا بوو ساڵی 58 هێنایەنەوە باشە هاتەوە بۆ بەغا لە یەکێ لە کتێبەکانە کە خوێندومەتەوە کابرایەکە ناوی چی حیفی ناوەکەی مێسا لە بیرە نەماوە ئەڵێ کە وەختێ مەلام سەفا هاتووە لە ساڵی 58 لە ئوتێل بوو بە منی وتی هەنێ پارەی یان وتی بڕۆ ئەم پارەی لای سەراجێ بگۆڕەرەوە وتی پارەکەم ئاوەسێکی نەمەزانی ئەم پارەی شوێ وتی منش بردم بۆ لای سەراجێ وتم زەحمە نەبێ ئەم پارەم بۆ بگۆڕەوە کابرا ئاوەسی وتی کاکە ئەم پارەی خۆ 56 ساڵە هەر نەماوە لە بازاڕە ئەمە کشاوت ئەمە لە کوێ بوو ئەم پارەیە جانمونەی ئەوە هێنێتەوە ئەڵێ هۆزی مەلام سەفا کە پارە شوی گیرفانیان دەرهاتنەوەی نییە مەلام سەفا ئەو پارەی 56 ساڵ لە کۆنەوە هەر هەڵگیراوە هەر ماوە بەبێ ئەوەی ئەو پارەیە لە بازار ئەما بێ یعنی پارەکان کێشاوەتەوە لە واقعە ئەمە ماهیەتی بنەماڵەی بازانیە بۆ مەسائلی پارە کە هاتیشەوە مەلام سەفا بەنیازی هیچ شتێک نەبوو لە حەقیقەتە ئەوە ڕاستیە جەلال تاڵەبانیش خۆی باسی ئەکا جگە لە جەلال تاڵەبانیش هەتا ئەمەی ئەندامی سەکرەتی پارتی کە وازی هێنا ناوی چیت خوا بەداخەوە ناوەکەی یادداشت نەکردووە ئەوەش لە لڤین بوو یا لە تیڤ NRT بوو باسی کرد وتی ئەو کاتێک کە شۆڕش دەستی پێکردە مەلام سەفا هەر قەناعەتی بە شۆڕش نەبووە مەلام سەفا لە بلۆ بازان دانیشت بوو ینی قەناعەتی بەوە نەبووە بەڵام عەبدولکەریم قاسم بڕیارێکی دەرکرد بۆ مەسایلی ئەسلاحی زەراعی ئەم بڕیارە بە زەرەری ئاغاکان و دەرەبەگەکان بوو بۆیە ئاغاکان و دەرەبەگەکان هەستان چوون بۆ بەغا لە بەغا دژی ئەو یاسایە ڕاوەستن جەلال تاڵەبانیش ئەوە باسێکە باشە کە لەوێ ئەچن وەزعەکان پێچارەسەر ناکرێ اینجا شۆڕش دەست پێکاتەوە و مەلام سەفاش بەشداری دوایە ئەیهێن ئەیکەن بەسەرێکی پارتی مێژۆکە ئاوا بوو ئەم قسانم ئەم پێشەکیم تەنها بۆ ئەوە بوو کە هەموو لایەکتان بزانن کە مێژووی خیانەتی بنەماڵەی بازانی لە سوێشی ئابۆ دەستی پێ نەکردووە و بەڵکو ئەوان ڕەجی خیانەتن ئەوەتەی هەن ئەم بنەماڵەیە تەنها و تەنها خەریکی خیانەت بوون بە مەسەلەی کورد حتا عەزیزان هیچ پارچەیەک نەماوە لە چوار پارچەی کوردستانە گولەی خیانەتی بنەماڵەی بازانی نەچوێ بەسنگا ئێوە بڕۆن سەیری شەڕەکانی مەهاباد کەن سەیری شەڕەکانی هەورامان کەن لە ساڵی 79 قیادەی مۆقەتە بەڕێبەرایەتی ئیدریسی جوانەگا لەگەڵ مەسعود بازانیە بزانێت چیان نەکرد لە بە کوردی ڕۆژهەڵات زیاتر لە 250 نەفەریان لە منتیقەی مەهابادە کوشتووە شان بەشانی پاسداری ئێرانی هەموو ئەمانیان کرد ئەوانە مێژوون بۆیە تکایە کە یادی سیوێشی ئابەکەنەوە وامەزان کە بڵێن وەڵا کاکە بنەماڵەی بازانی ئەلێ دەستی پێکردووە نەخێر ئەم بنەماڵەیە ئەوەتەی هەن خەریکی خیانەتن و ئەمانە ڕەجی گولین و واقعی ئەم بنەماڵەیە ئابۆ جۆرەیە و ئەمانە خائینن و واجیش لە خیانەت بەحاتی نێن بۆ شارەزایتان دڵنیاتانەکەم لەوە دەیان جار وتومە هەزاران جاری کەش ئەیڵێمەوە حتا بنەماڵی بازانی مابێ کورد نابێ بە خاوەنی هیچ شتێک چکە ناهێڵن بنەماڵی بازانی بۆ ئەو دروست بووە
تەواو بۆشێکی دروست نەبوو تۆ بەتەمای ئەوە بیت ئەوە بۆ ئەوەی لێ هەدەوە باشە. عزیزان کە باسی سیوێکی ئابەکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ مێژووی دوای ڕاپەڕین. من خۆم لە ڕاپەڕینە کەسێکی گەنج بووم وە بەشداریم تیا کردووە و باشیش ئاگام لێیەکە کام هێساتە ناو شارەوە و چ ڕۆژ هاتنە ناو شارەوە ئاگام لەوانەیە لە هەموو ئەوانەش هەیە لەبەرەوەی کە کۆمەڵی خەڵکێ قەرنێ قسە بکە ناچتە مێشکی منەوە لەبەرەوەی من خۆم لە واقعەکە بووم. بنەماڵەی بازانی کەم تا زۆر لە ڕاپەڕینە لە ساڵی 90 بەشداریان نەکردووە بەڵکو ئەوان هاتنەوە سەر حازری. لە یەکەم هەڵبژاردنیشە لە ساڵی 1992 هەرچی جاش و خائین و ئەنفالچی و ئەمانە هەیە دەنگیان بە پارتیە بەداخەوە کە مێژووی ئێمە ئابەم جۆرەیە واتە مێژووی ئێمە مێژوویەکە پڕ لە خیانەت. کە هەڵبژاردن کرا مەسعود بازانی دیسان لەسەر سیستەمی سەرۆکایەتەکەی ئێسا ڕاوەستا بۆ ئەوەی بێ بە سەرۆکی هەرێم بەپێی ئەو بەڵگانەی کە لە بەردەسایە مەسعود بازانی پەیوەندی بە سەدام حسێنی حیزبی بەعسەواکە ئەگەر ئەو وەکو سەرۆکی هەرێم دەرچێ ئەوە لەگەڵ حیزبی بەعسە دەستێک کەڵاوەکاتەوە و بە هەردووکیان عێراقێکی دیموکراسی و ئۆتۆنۆمی بۆ کوردستان بەڕێوە ئەبن. یعنی هەر ئەو کاتێش مەسعود بازانی لەگەڵ حیزبی بەعسە عیلاقەی هەبووە وەکاری لەگەڵا کردووە حتا سەردەمی ڕوخانیشی ئەو پەیوەندی لەگەڵ حیزب بەعسە هەر هەبووە. یعنی ناچێ بەگوێی هیچ کەسێکە ئەگەر مەسعود بازانی بەنمونە لە ساڵی 91ەوە دژی حیزبی بەعس بوو بێ چۆن لە 96 حیزبی بەعس فریای مەسعود بازانیەکەوێ و بە دەیان هەزار گاردی کۆماری و دەیان هەزار لەشکری بەعس و 450 دەبابۆی ئەیاتێ بە فڕۆکەیشەوە ئەڵێ بڕۆ هەولێر داگیر بکەرەوە شتیوا نابێت. کەواتە مەسعود بازانی ئەو بەڵگانە ڕاستە کە لە 91ەوە عیلاقەی لەگەڵ حیزبی بەعسە هەبووە و سیستەمی سەرۆکایەتیش کە هێناوێتی بۆ ئەوە بووە خۆی بێ بە سەرۆکی هەرێم و لەگەڵ حیزبی بەعسە هەماهەنگی بکە بە یەکەوە عێراق بەڕێوە بڕن. ئاژینە بنەماڵەی بازانی تا بە ئێسای جگە لە ئەم ڕیکلامە درۆدە لە سەیبای سەربەخۆییەکە هیچ کاتێ باوەڕیان بە سەربەخۆیی نەبووە و هەمیشە پیاوی بەعس و پیاوی داژیکەران بوون وەکو چۆن ساڵان لێ پیاوی ئێران ئێستا پیاوی تورکیا ساڵان لێ پیاوی حیزبی بەعس بە چاوی خۆمان هەموو ئانەمان بینیوە لەناو واقعەکە ژیان و ئەزانین. لە دوای ئەوە کە لەمەیە سەرکەوتنیان بەدەست نەهێنا کوردستان دابەش بوو بەسەر 2 تابعە. یەکێتی نیشیمانی لەبەرەوەی سنوورەکانی بە ئێرانەوەیە بوو بە پیاوی ئێران و بنەماڵی بازانیش بوو بە پیاوی تورکیا و حیزبی بەعس. ئەم دوانە لە کوردستانە خەریکی کێشمە بن. لە دواییە بوو بە شەڕێکی گەورە لە کوردستان زیاتر لە 12500 کەسی تێدا کوژرا. لە یەکێک لە کتێبەکانە خوێندمەوەڵێ جاسوسێک ئەگرن لە یەکێک لەم وڵاتانەی پێمای لە وڵاتی فەڕەنسایە کەیگن ئەڵێن تۆ جاسوسی اعترافەکاتەوەوانە ئەڵێ تۆ چیت کردووە لە جاسوسیە چ ڕۆڵەکە بینیوە ئەڵێ من بەس یەکشتم کردووە لە وڵاتەیە لەمە بەدەر هیچ شتێکی کەم نەکردووە. ئەڵێ ئەو شتە چییە؟ ئەڵێ تەنها بەجێی دەسەڵاتەکەی خۆم خەڵکی نەشیاوم لە شوێنی شیاوە داناوە جاحسابیکە خۆی ئەبێ خەڵکی شیاو بۆ شوێنی شیاو بێ. ئەڵێ من تەنها ئیشم ئەو بووە خەڵکی نەشیاوم لە شوێنی شیاوە داناوە. ئەمە یعنی وێرانکردنی مجتەمع. جا بنەماڵەی بازانیش بۆ خۆی هەر ئەمەیان کردووە بە دێژای ئەمێژووە. هەرچیان بۆ خۆی تەنها وێرانە بووە و تەنها کوشت و بڕ بووە و تەنها خوڵقاندنی ماڵکاوری بووە کە ئاگامان لێ. ئەوە بوو کە شەڕ دەستی پێ کرد یەکێتی نیشیمانی هەولێری گرت داگیری کرد و
پاتی لەوێ نەما دوورکەوتەوە چووە ئەو دیۆ بەداخەوە کە نەیانتوانی لە دۆکیش دەریانکەن ئەوە بوو بنەماڵی بازانی کۆبوونەوەیشیان کرد و پەیوەندیان بە حیزبی بەعسەوە کرد و لە سەر لە بەیانی سوێشی ئابا واتە ئەم شەوەی کە لەگەڵ ئێوە قساکەم بە سەدان دەبابە بە کۆپتەر بە دەیان هەزارکار گاتی کۆماری پەلاماری هەولێریاندا هێزەکانێکیان تێکشکاند و هەولێریان داژی کرد. عەزیزان ئەوەی کە هەولێری بێ و بە ویژدان بێ ئەزانەیە کە بنەماڵەی بازانی هاتنە هەولێر چیان کرد؟ ئەزانێت کە چیان کرد؟ هیچ کەسێک نەیەتوانی نێزانی کە چی بکات بەدەستی بەدەست چەندەکانی بنەماڵی بازانیەوە هەر جامانە سوور بوو لەگەڵ لەشکری عێراقا خەریکی دزی تاڵانی تعداکردن لە خەڵک تۆڵەکردنەوە بە جۆرێکیان لەو هەولێرە کرد بە تەواوەتی وشکیان کرد هەتا ئێسش لە هەولێرە نە ئازادیمە نە دیموکراسیمە نە مافی قسەکردنمە نە هیچ شتێک نەما بەڕاستی تەواو ئاوا مت بە و سەرێ داخەو بە خۆ بژی هیچ کەسێ ناتوانێت قسە بکە لە هەر سێ کەس یەکیان کردەوە بە جاسوس بە پارە و بە زەبری هێز بۆیەکە هەولێر هیچ حرەکەتێکی تیان نەماوە چونکە بنەماڵەی بازانی مادەیەشی ئەوەندە پیسن لە هەر شوێنێ بن ئەو شوێنە وشک دەکەن بەڕاستی ئێستا لە هەولێر و لە بادینانە عەزیزان هیچ شتێک نەماوە لە ڕاستیە بڕۆ سێریکە نە شاعیری گەورەمە نە نووسەری گەورەمە نە شێونووسی گەورەمە نە هونەرمەندی گەورەمە هیچ نەماوە چونکە لە ژێر سایه بنەماڵەی بازانیە هیچ شتێک نامێنێت ئەوە بوو هەولێریان داژی کرد. عەزیزان زیاتر لە 1650 کەس کوژراوە لە خەڵکی یەکێتی و لە خەڵکی ئاسایی جا خەڵکە یان یەکێتی بووە یا یەکێتی نەبووە بەدەستکەوتووە یا شەڕی کۆنەقین بەدەستی پارتی و بەدەستی حیزبی بەعس هەموو ئەو وێنانە ماون کە لەو سەردەمانە گیراون بە پۆل چۆن خەڵکیان کوشتووە بنەماڵەی بازانی و حیزبی بەعس تەنها لە منتیقەی کۆیە و تەقتەق و ئەوانە زیاتر لە 35 ژن ئەگەر زیاتر نەبێ لەبەر ئەوەی کە کەس و کارێکێتی بووە اختصاب کراون لەلایەن پارتیەکانەوە یواتە تعدای سێکسیان لێکراوە بەڵام لەبەر مەسائلی ئەخلاقی ئەوانە ناکرێ ئینسان نایە و عایلە نەبەرێ تەنها و تەنها تاوانی ئەو ژنانش ئەوە بووە کە یا مێردیان یا برایان یا کەسێکیان یەکێتی بووە باشە بەداخیشەوە لە دوای ئەو هەموو تعدایشەوە یەکێتی چوو تەنازلی بۆ پارتی کرد و پارتی کرد بە کەڵەکە بۆیە بنەماڵەی بازانی لە نەوەیەکەوە ئەو پەیوەندێ لەگەڵ بەعس دروستەکە لە سوێشی ئابا بەعس بەکارەهێنێ هەتا سەدام ئەڕوخێ بنەماڵەی بازانی لەگەڵ سەدام حوسێنە هەر هەن هەتا نێشیرەبان بازانی لەگەڵ قوسەی لەگەڵ عودەی کوڕی سەدام حوسێنە بەیەکەوە شەریکن و بازرگانی جگەرە ئەکەن ئەوە هەموو کەسی ئەزانێ بازرگانی 100 میلیۆن دۆلاری ئەکەن بەیەکەوە ئەو دوانە یعنی هەمیشە ئاوا بوون ئەو شەڕێکە لە بینی یەکێتی و پارتیا ڕوویە بەدەر لە مەسەلە مێژوویەکانی بە تایبەت لە دوای 94 و 95ەوە شەڕی بینی چاکە و خراپە نەبوو با تۆسێ واقعی قسە بکەین شەڕی بینی ڕەش و سپی نەبوو شەڕی بینی ڕاست و درۆ نەبوو بەڵکو شەڕێ بوو لەسەر پاوەندخوازی منتیقە و ناوچە لەسەر دەسەڵاتدارێتی و حکومڕانی و لەسەر مەسەلەی پارە بە تایبەتی پارەی گومرکەکان و پارەی برایم خەلیل دەژێڕنەوە کۆسەر ئەچێ بۆ لای پارتی بۆ پارەی برایم خەلیل پارتی فەردەیەک دیناری ئێنە بەم دیناری ئاسن وەکو ڕابواردن ئەمڕۆ 26 ساڵ تێپەڕێ بنەماڵەی بازانی پارەی برایم خەلیل بۆ خوانەی خۆن بەرهەمی بنەماڵەکەیە بەرهەمی یعنی بەس بۆ نێچیرە نەبۆ حکومەتە نەبۆ هیچ شتێک نییە تەنها بۆ خۆیانە تەوا سنوورێکە تایبەت بە خۆیان جا بزانە ڕۆژی چەند پەیاکە مانگی چەندی پەیا کردووە 26 ساڵ هەموو ئەو پارەیە هی لای بنەماڵی بازانی بۆیە ئەم دابەشبوونەی یەکێتی بۆ ئێران و پارتی بۆ تورکیا و ئەو شەڕانی کە ڕوویە تەنها لەسەر ئەم شتانە بوو مەسەلەن شەڕ نەبوو بڵێ وەڵا هێزێکیان لەبەر ئازادی شەڕی کردووە لەبەر دیموکراسی کردوێتی لەبەر مافی ژنان کردوێتی لەبەر مەسائلی چوشی کردوێتی نەخێر ئەم دوو هێزە کە شەڕیان بووە لەسەر پارە بووە
لەسەر دەسەڵات بووە لەمە بەدەر شتێکی تر نەبووە نەیەکێتی نەپارتی ناتوانن لە مێژووا بڵێن وڵا ئێمە ئەم شەڕەمان کردو لە پێناوی ئازادیە شیوانیە حتا ئەو سڕعانەی کە ئەمڕۆژ لە بینی یەکێتی و پارتی و ئەم حیزبانە هەیە هەمووی لەسەر مەسایلی پار و پۆستە لەبەر هیچ شتێکی تر نییە بەڕاستی لەبەر پارەیە حتا کێشەی ناوباڕەکانی یەکێتی نیشیمانی لەسەر مەسەلەی پارەیە بۆ ئاگاداریتان ئەگینا کۆسەت و بەرهەم و هێر و ئەمانە بەنمونە لە ناوێکێتیا کێشەیان چییە کامیان دیفاعی کردو لە مەسەلەی ژن شێ دیفاعی لە ئازادی کردووە شێ دیفاعی لە مێدیای ئازاد کردووە شێ دیفاعی لە بێکارەبایی بێنانی بێ ئاوی بێژیانی کردووە کەس نەیکردووە شەڕی ئەوان لە ناوێکێتیا لەسەر مەسەلەی پارەیە تەواو ئەمەڵێ ئەمە پیاوی منە فڵان پۆسی هەبێ ئەمیان نەخێرەبێ پیاوەکەی من ئەو پۆسی هەبێ ئەمە حاڵەکەیانە یەک ئاسایشیان هەیە لە گەرمیانە مایەکە ناتوان لای بن چونکە ئەوڵێ پیاوی منە ئەبێ ئەو بێ ئەوڵە نەخێ پیاوی من نییە ئەبێ لای بن ئەمە وڵاتی ئێمەیە بۆیە وڵاتی ئێمە لە ژێر سایی پارتی وێکێتیە بە درێژایی ئەم 26 ساڵە وێران کراوە ئالوودە بووە بە دزی بە جەردەیی بە فەسادی ئەخلاقی بە فەسادی ئیداری بە تلیا خواردن بە حەشیش خواردن بە حتا هیچ شتێک نەما لە کوردستانە نە کەسایەتیما نە دۆسایەتیما نە ڕەفاقەتما نە خۆشەویستیما نە برایەتیما ئەم دوو هێزە هەر هەمویان تێکدا بەسەریەکە بۆیە ئەگەر یەکێتیەک وتی شەڕمان لەگەڵ پارتی لەبەر ئازادی بۆ درۆکات لەبەر مەسەلەی پارە و حکومڕانی و پۆست و پلە و ئەلەم بابەتانە بووە لەسەر هیچ شتێکی تر نەبوو یەکێتی لەبەر سەرای ئازادیان ڕاوەسا بووم لای کتێبفرۆشەکان بوو بە قەرەباڵخی و مامجەلال و کابرایەکات بە ناوی ئاغای مەحەمەدی جا ناومان نا ئاغای مەتەڕی ئەگەر من بۆ مێژوش ئەیڵێم ئەو ئاغای مەتەڕیە بۆ یەکەم جار عەباس شوان ناوی ناڕاستیەکەی نازانم کاک عەباس خۆی گوێ لە من بێ ئێسا یا لە بیری بێ بۆ یەکەم جار ئەو ئاغای مەتەڕی بەکارهێنا چونکە مامجلال وتی باران نەئەباری لەو کاتا بەڕێکەوت کە ئاغای مەحەمەدی قسەیە کرد باران باری بۆیە مامجلال وتی ئەوە ئاغای مەحەمەدی پێوەقەدەمی خێر بوو بارانی هێنا ئیتر ناوێنا ئاغای مەتەڕی جاکە ئاغای مەتەڕی هات و لەبەر سەرا لە ناو سەرا قسەی کرد بۆ خەڵکەکە ئەوانە جەلات تاڵەبانی وەکو هەمیشە کە هەڵ ئەچێ و زۆر ئەڵێ ئەوانە هەڵەیەکی سیاسی کرد هەڵە سیاسیەکەش ئەوە بوو کە بە تەواوەتی دژی ئەمریکا ڕاوەستا یەکێک لە قسەکانی کە خۆم بیرمەوتی با ئەمریکا بڕوا لە چۆ جاتیرانەکە بڕوا بیکا بەڵام لە سنووری ئێمە نەیکات ئەمە وای کرد کە ئەمریکا گوێ نەدا بەوەی کە پارتی ئەڕوا حیزبی بەعس ئەهێنێ و هەولێر داگیرەکە وەیە بەرەو سلێمانی و هێڵی 36 داگیرەکرێتەوە بەڵام کلینتۆن ئەو کاتە تەنها ئەو قسەی کرد وتی ئەو خیانەتەی کە مەسعود بازانی کردوێتی ئەگەر من بمکردایە حیمایەکانی خۆمیان کوشتم ئەو نەیەزانی کە ئەوانەی کە حیمایی خۆین پیاون مردن نیشیمان پەروەرن بەشەری ئازادن بەڵام پیاوەکانی مەسعود بازانی تاکە پێڵاویش نین بەڕاستی کۆمەڵە ئینسانی هەرچی و پەرچی و دوو لە ڕوویەوە حرمەتم بۆتانەیە لات و لوتن دوای بنەماڵی بازانی مەسعود کەوتون تەنها لە پێناوی پارەیە لە پێناوی شتێکی ترانە ئەمە وای کرد کە پارتی بیل لەوە بکاتەوە کە بڕوات حیزبی بەعس بهێنێ و ئەوە بوو لەم شەوە پارتی هێزەکانی بەعسی هێنا و هەولێران داگیر کردەوە و ناو ئەو پەرلەمانەی کە ئێستا ئەوە ساڵێکە کلی لێدراوە و کۆبنەوەی تیانیە و هەموو ئەندام پەرلەمانەکانی یەکێتی و پارتی و گۆڕان ئێستا بندیوارن بەڕاستی ئیتر لەمەوە لە ئەبێ ئەوانش ناوبرێن بندیوار چونکە ساڵێکە عەزیزان ئەندام پەرلەمانی پارتی و یەکێتی و گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ لە ماڵەوە دانیشتون بندیوارن و پارەی بەلاشە وەرەگرن پارەی ئەو خەڵکە بەڵام مامۆسایان فلان خەڵک مۆسەف ئەمانە ناتوانێت 6 مانگ جارە موچێ وەربگرێت بەڵام ئەوان پارەی بندیوار وەرەگرن بەڕاستی هینی ئەم پەرلەمانە لە کار کەوتووە ئەو کاتش دەبابەکانی هێنایە ناو حەوشەی پەرلەمانیان داگیر کرد بە دەوای بەعس ئەوە بوو هاتن بەرەو سلێمانی هەر کاتێ باسی سیوێکی ئاپتان کرد
تکایە کەریم عوسمان لەبیر مەکەن تکایە کەریم عوسمان لەبیر مەکەن من لە تەمەنی خۆمە جارێک کەریم عوسمانم بینیوە ئێوارەیەک بەڕێکەوت من میوانی عەلی بۆسکانی بووم ئەو عەلی بۆسکانی کە بەدەست یەکێتی شەید کرا کە کۆنە شوعی بوو و پیاژی محتەرەمی سلێمانی بوو بەڵام دژی یەکێتی و بەداخەوە یەکێتیەکان ترۆریان کرد من ئێوارەیەک لە دوکانەکەی و لە بازاری زانکۆ دانیشت بووم لەگەڵ عەلی بۆسکانیە قسەمانە کرد کاتێکم زانی کەریم عوسمان و یەک دوو کەسی کە هاتن بۆ لای بە میوانی ئەوە یەکەم جار بوو من کەریم عوسمان ببینم و ئاخرین جاریش بوو کە بیبینم دیسان لە دوایە کە ڕۆیشتن کاک عەلی باسی کرد کە کەریم عوسمان کەسێکی هونەرمەندە ئاوایە لە دوای ئەوەش بە دوایە گەڕام و زانیم کە ئینسانێکی شەریفە بەڵام عیبەکەی ئەوە بوو کە یەکێتی بوو و لە ڕادیۆی یەکێتی لە هەولێر دژی بنەماڵی بازانی وەکو ئێسەی ئارام ئەحمەد قسەیە کرد ئەوە بوو کە هەولێر داژی کرا کەریم عوسمان بەداخەوە کەوتە دەستی بنەماڵی بازانی بەپێی ئەو سەرچاوانەی کە لە لای ئارام ئەحمەد هەیە ئەو کەسانەی کە وەختێ پارتی ئەم برادەرە ئەگرێت لەبەر ئەوەی کە زۆر دژی بنەماڵی بازانی قسەی کردووە وەکو ئێسای من ئەشن زمانی ئەبڕن بۆیە ئێستا ئەگەر من بگیرێم ڕەنگە زمانم ببڕێ بنەماڵی بازانی چونکە ئەخلاقی بنەماڵی بازانیە ئەوە بوو وەدات دۆژی کە دەڕۆژ بەر لە ئێستا پارتی ترۆری کرد لە دۆک بە تایب تەنها شینسی و بە پەنجەکانی ئەوە بوو پەنجەکانی هەر هەمیشکان بوو باشە یعنی ئەمە ئەخلاقی بنەماڵی بازانیە بۆیە کەریم عوسمان ئەبەنە سەری ڕەش زمانیان بڕی بوو بەیانیەک ئەیهێنن ئەیبەسن بە پاڵ دیوارەکە دای ئەنێن ئەم جەماعەتی کەریم سنجاری عەزیزان کەریم سنجاری و نێچیر و ئەوانە بەداخەوە کە کەریم عوسمان ترۆرەکەن هەتا ئێستا عەزیزان تەرمەکەیشە نەداوەتەوە بە خاوەنەکەی بە بنەماڵەکەی باشە بۆیە هەمیشە کە باسی سیەکی ئابەکەن ئەبێ باسی ئەو هونەرمەندە بکەن کە کەریم عوسمانە وەکە ئینسانێکی شەریف بووە بەڵام لەبەر ئەوەی کە دژی لە شرکێشی بەعس و دژی هاتنی ئۆردووی بەعس بووە و دژی بنەماڵی بازانی بووە بەداخەوە بنەماڵی بازانی زمانیان بڕی ئەوە ڕسواییە بۆ بنەماڵی بازانی بۆیە بنەماڵی بازانی حتا لێن بخوێنیتەوە جگەل لە خیانەت شتێکی تریان لێ نابینیت من لە سلێمانی بم لە سوێشی ئابا من یەکێتی نەبووم ڕاستی دژی یەکێتیش بووم دژی پارتی و ئەمانە بووم بەڵام هەر لە خۆ نییە وەکو گەنجێک لەو سەردەمانەیە پێم عەیب بوو لە سلێمانیا بمێنمەوە و ئۆردووی بەعس و پازدە ناوی چییە لە جامانە سووری پارتی بێنەوە بۆ سلێمانی ئەو بوو لەگە برایەکمە و لەگەڵ کوڕێکە کە ئەو سەردەمانە هاوڕێم بوو بە ناوی تایر بەیەکەوە لە گۆیژەوە ڕۆشتین لەسەر گۆیژە دانیشت بووین بینیمان دەست کرا بە تەقەوەوانە ئینجا زانی من کە جەماعەتی پارتی هاتە ناو سلێمانیەوە ئێمە چەند ڕۆژێ ماینەوە لە شار باژێرەوانە و دوایی چینەوە بە سلێمانی چونکە ئێمە هین نەبووین یەکێتی وشت نەبووین تا بڵێن ئەوە ئەوەی کە من قەت بیرم ناشێتەوە عەزیزان جا من بە سروشت ڕقم لە پیاوی خوێڕیە بە سروشت یعنی بە تەبیعەت ڕقم لە پیاوی خوێڕیە ڕقم لە پیاوی دەنیئە یعنی حەزەکەم دوژمنەکەم مەرد بێ دوژمنەکەم پیاو بێ بەڕاستی یعنی دوژمنەکەم بڵێ ئارام ئەحمەد من دوژمنتم باشە نەڵێ دۆستم و بەڵام درۆیشم لەگەڵا بکە بە سروشت من ڕقم لەمەیە بنەماڵەیەکەیە کە ئێستا پارتین بنەماڵەی ڕۆژ نووری شاوەیز واتە کوڕەکانی نووری شاوەیز هەمووتان چیرۆکی تەقەکردن لە دایکی ئەمانە ئەزانن پێویست ناکەم من دووبارەیەکەمەوە زۆرجار باسمان کردووە جا ڕاستی نووری شاوەیز ئەوەندە نامەرد بوو کۆمەڵێک لە ئینسانی خوێڕی و پاتاڵ و چەقۆکێش و لومپنی هێنابوو بۆ بەردەم حەسین ساڵحی ئەو کاتە لای باخی گشتی لەویا پەیکەرێکی شەید ئارام هەبوو
کە شەید ئارام هیچ کاتێ بەشداری نەکردووە لە شەڕی ناوخۆ و فڵان و فیسار و ئالەم بابەتانە بەڵام ئەو خائینە وەکو ئێسە بیرمە کە ڕۆژێ لە ڕۆژان دەسەڵاتم هەبێ ڕاستی نوری شاوەیس دادگایی یەکەم تەنها لەسەر تیرۆرکردنی شەید ئارام لەسەر ئەوەی کە ئەو پەیکەری ڕووخاندووە بەڕاستی ئەگەر دەسەڵاتم هەبێ لەم دنیایە ئەگەر خۆشم نەمبێ هیوادارم لە دوای من ئەوانەی کە دەسەڵات ئەگر نەدەست ئەگەر حرمەتیان بۆ ئەم مێژوەی ئێمە هەبوو لەو بنەماڵەیە خۆش نەبن بە تایبەتی ڕاستی نوری شاوەیس لەبەرەوەی ئەو پەیکەرەکەی شەید ئارامی ڕووخان خۆم ئاوەڕاوەستا بووم سیر مەکرد ئەوە بوو پێکەرەکان ڕووخان و پاچە پاچەیان کرد و کۆمەڵی ئینسانی گەمژە و ناحاڵی پارتی کۆنەجاش پێکەرەکان پاچە کرد و پەتیان کرد بە ملی بەدوا خۆیان ڕایانە کێشە سێری ئەو بێشەرەفی بنەماڵەی بازانی کەن عەزیزان باشە سێری ئەو بێئەخلاقی بنەماڵەی بازانی بکەن تۆ بێ شەڕی لەگەڵ یەکێتیا هەیە بەڵام بێ پەیکەرێکی شەید ئارام بڕوخێنیت پەتکەیتە ملی پەیکەرێ بیەنە پێچاوی خۆت ئەمەیە بێڕەوشی بنەماڵەی بازانی من لە خۆمەوە دژی بنەماڵەی بازانی نیم من بنەماڵەی بازانی ئەناسم عەزیزان پازداری ئێرانی بە هەموو خێڕێتەکەیەوە لەشکری بەعس جەندەرمەی تورکی فڵان و فیسار بڕواتانە بێ لەو بنەماڵەی بازانیە بە شەرەفترن بە ئەخلاقترن بە ڕەحمترن باشە بنەماڵەی بازانی سۆز و بەزەی و ڕەحم لە دڵیانە نییە بەڵام لە بەرامبەر گەلەکەی خۆیانە لە بەرامبەر گەلەکەی خۆیانە بەڵام ئێستا ئەو مەسعود بازانیە ئەچێ بۆ ئەنقەرە کە ئەچێ بۆ ئەنقەرە قسەیەکە ڕەنگی زەردە ملحیزە ئاوا قسەیەکە سەرشۆڕە بۆ عەزەکە ڕوانێ چونکە بۆ لەبەرەوەی پیاوێکە کە نۆکەرە نۆکەر باشە کە قسە ئەکا دەسەکانی ئاوا ئەلەرزێت من خۆم بینیومە کە لە ئەنقەرە قسەی کردووە دەستی ئاوا ئەلەرزیاڵی شەقشەقەیە نازانێت دوو قسەیشکە کەیێتەوە بۆ دهۆک یا بۆ هەولێر ئەوە نییە هەرچی کۆنە جاش و قەڵەم فرۆش و خائین و سەرۆ قادر و ئومێد خۆشنا و فڵان و فیسار و ئەم دز و درۆزنانە لە هۆڵێکا کۆبنەوە مەسعودیش ئەوایە سنگدەرە پەڕێنێ بستە عەقڵ سنگدەرە پەڕێنێ ماینچەقەی دائەنیشێت و ئاوا قسەیەکە بە پۆز واسە زۆر پیاوە بۆیە هەموو نێرەکانی بنەماڵەی بازانی عەزیزان هەمیشە شێری ماڵەوە و ڕێوی دەرەوەن ئەمە قاعدەی بنەماڵەی بازانیە شێری ماڵەوە ڕێوی دەرەوە بۆ گەلی کورد ئازان بەڵام بۆ داگیرکرد دەستیان لە دەستی کرێشک کورترە ئەو مەسعودە لە بەرامبەر یەک پازارە ئەچەمێتەوە باشە بەڵام ئەچێ سەدەج عوسمان ترۆرەکە تەنها لەسەر نووسینێک باشە ئەو مەسعودە بۆ جەندەرمەیەکی تورک ئەچەمێتەوە بەڵام ئەچێ وەداد دهۆشی لەناو دهۆکە ئەڕفێنێ بە 3 سەعات بە تێڵای شەهید یەکەن بەڵام بۆ کورد ئاوان یعنی بۆ مناڵی کورد ئاوان هەر لە هەکاریشە بنەماڵەی بازانی هەروایان کرد بنەماڵەی بازانی داهێنانی کەوتیان پیاوی گەورە بە چەشی گەورە ئاکوژێ ئەوە بوو شەید عەلی عەسکەری ئەولیان بە چەشی گەورە لەگەڵ دووتەر خالیدا بە ئاربیجی شەیدیان کردن ئێوە پێم بڵێن لە مێژووی 100 ساڵی بنەماڵەی بازانیە 150 ساڵی بنەماڵەی بازانیە با بنەماڵەی بازانی بە چەشی گەورە و بچووک جەندەرمەیەکیان کوشت بێت یەک پازاری ئێرانیان کوشت بێت باشە کاکە بزانم کردویانە بەڵام کوردیان کوشتووە کوردیان کوشتووە بە تەواوی ڕاست باشە ئەوە حقیقەت بۆ کورد کوشتن هەمیشە ئاوا بوون بەڵام لە بەرامبەر ئەوانە حەدیان چییە با هینێکە پازارێکی ئێرانی بۆ نۆ دەرەجەدارێکی ئێرانی بگرێ وەکو دوکتۆر خالید وەکو عەلی عەسکەری بڵێ وەڵام من پیاوی گەورە بە چەکی گەورە ئاکوژم بزانم ئەو پیاوەیە مەسعود بازانی بزانم مەلام سەڵای ئەو پیاوە بووە نە قەت ناتوانن ئەو کارە بکەن ناتوانێت جەندەرمێکی تورک بگرێ بڵێ وەڵا ئەمە خائینە ئەوەن بە ئاربیجیا ئەیکوژم نەخێر ماسایی بووەکەوە ئەمە میوانمانە ئەمە ئەوەیە و ئەنجای باتوێتە بڵاتەکەی خۆی بەڵام کورد بێ وەکو سلێمانی معینین وەکو دوکتۆر شڤان وەکو هەزاران ئینسانی تر ئەچن شەهید یەکەن لە ناوێ بن باشە ئەمە قاعدەی بنەماڵەی بازانی ئەمە ئەخلاقی بنەماڵەی بازانی لەو شەڕی ناوخۆیە عەزیزان زیاتر لە 12,000 ئینسان کوژراون بۆ شارەزاییتە 12,000 ئینسان لە شەڕی ناوخوا بەدەستی پارتیەکێتی شەهید کراون شتێکی تر نازانم بڵێم کۆمێدیە یا بڵێم تراژیدیایە عەزیزان
لە شەڕی بینی یەکێتی و پارتیە دەیان کەس ئەمانە بە ئەسیری گیراون باشە کە وەختێ تاڵەبانی و مەسعود بارزانی ڕێکەوتن نامەی استراتیژی ئەکەن کەس باسی ئەوانە ناکە بڵێ ئەلێ کاکە ئێمە شەڕمان بوو هۆی کوژراوە بەڵام ئەسیرەکانی پارتی لای ئێمەیە ئەسیرەکانی یەکێتی لای ئێوەیە زەحمەت دەبێ چی بکەین بۆ ئەوە کەس باسی ئەمە ناکە من زۆر جار ئەو کە لێمە ئاوسێ خەڵک چۆن بۆ یەکێتی خۆیان بکوشت چۆن بۆ پارتی خۆیان بکوشت ئەی هاوار بە شەری ئەوەندە گێل بێ دوایەکێتی پارتیکەی خۆی با بکوشت وەڵی سەیرە بە قورئان بەڕاستی بەلامەوە سەیرە 20 ساڵ تێپەڕێ عەزیزان ئەسیری یەکێتی لای پارتی و بنەماڵەی بارزانیە ژنەکەی ناتوانێت شوو بکاتەوە نازانێت مێردەکەی ماوە یا مردووە ئەی هاوار باشە کچەکەی ناتوانێت شوو بکات کچەکەی مناڵ بووە 2 ساڵ بووە 3 ساڵ بووە ئێستا تەمەنی 22 ساڵە 25 ساڵە ناتوانێت شوو بکاتەوە ئەڵێ نەوەکو سەڵتە باوکم مابێ باشە هەتا ئێستا یەکلایی ناکەنەوە ئایا بەڕاستی ئەوانەی کە ئەسیر لای پارتی یان لای یەکێتی ماون یا کوژراون یان ناوتان بردوون خۆ من دڵنیام هەمیان کوشتون دڵنیام یەکێتی نیشیمانی چی ئەسیری پارتی گرتووە هەمیانی کوشتووە وە پارتیش چی ئەسیرێکی گرتووە هەر هەمیانی کوشتووە کاکە خۆ منە کورد کوژن خۆ ئەمانە کورد نەبێ کەسیان نەکوشتووە بە قوربانتان بم ئێوە زۆر سەیرن باشە وەرن با تیمێ لە ئینسانەکان یەک ساڵ خۆیان تەرخانکەن تیمێک گروپێک سەربەخۆ لە ساڵی 1975ەوە لە کوردستانی باشوور هەتا ئەم چرکە ساتەی کە ئارام ئەحمەد لە یادی 20 ساڵەی ڕسوایی بنەماڵەی بارزانیا قسەکە بزانین چەند کوژ شەید کراوە باسی کیمیابانی هەڵەبجە باسی ئەنفال ناکەم باسی بە فیشەک لە شەڕی ناوخۆ لە شەڕە بە نمونە چەند کورد کوژراوە لە ساڵی 75ەوە تا ئێستا ئەگەر لە سانەوەی یەکێتی و پارتی نیان کوشت بوو ئەوە من ئارام ئەحمەد نیم لە سادەی باوەڕ ناکەم بەعس کوشت بێتی لە سانەوەی لە ساڵی 75ەوە هەتاوەکو ئەم چرکە ساتە هەتا دوای شەڕی ناوخۆ هەتا شەیدکردنی وەداد دهۆشی دڵنیاتانەکەم لە سانەوەی هەتا 95یش بەدەستی یەکێتی و پارتی و لە شەڕی ناوخۆ لەمنا لا ترۆر کراون و هیچی بەدەستی بەعس نەکوژراون باشە ئەگەر 50,000 ئەگەر 20,000 ئەگەر 30,000 ئینسانی کورد لە شەڕە لە 75ەوە تا ئێستا کوژرابن لەوە 3 بەشی زیاتر یەکێتی و پارتی خۆیان کوشتویانە و دڵنیا بنەوە بەعس نەیکوشتووە کەچی ئەمان دانیشتن ئەڵێن شەهید ئەوە شەهید ئەوە بە هەزاران ئێستا خەڵکەیە لە یەکێتی بووە موچە وەرەگرێ شەهیدانە پارتی شەهیدی کردووە کاکە بە هەزاران یەکێتی پارتی هەیە کە کوژراوە یەکێتی کوشتوێتی پارتیەکان ئەوەیە هەمووی خۆیان کوشتویانە کات ئیتر تۆ یەکێتی نیشیمانی نەیانتوانی کەلانی کەم دیفاع لەو عایلانە بکەن کە لە شەڕی ناوخوا شەڕیان بۆ کردن من خۆم کەنشە بوو قسەم لەگەڵاکردن لەو کاتەیە ئەمە عەزەکە مەبە بە یەکێتی مەبە بە پارتی ئەمانە شەڕی پارە ئەکەن شەڕی ئەمە ئەوەکەن کەچی کابراونە گەنج و داما بۆی و ئاڵا سەوزەکەمان لە خەتەرایە کۆرە گوو بە ئاڵا سەوزەکە ئاڵا زەردەکەی پارتی لە خەتەرایە کۆ ڕووی بابی مەسعود بارزانیش ڕەش بێ تۆ گەنجی بوو خۆتەی بکوژە پارەی ئەمانە کاکە ئەوە تێسە کۆسەل ملیۆنەرە ئێستا فڵان کەس ملیۆنەرە ئێستا سیروان مامزەکەی بارزانی سیروان بارزانی ملیۆنێرە ئێستا مەسعود و کوڕەکانی بۆ خوانەی خۆ تۆ بۆ کوڕە فەقیر خۆدەی بکوشت بۆ دوایەکی پارتیەکەوی ئەڕۆی گیان و ژیانی خۆدانێ پێناوی چییە بە قوربانێ بم شەڕی نیشتیمانە ئۆکەی شەڕی نەتەوەکەتە قەی ناکە گیانی و ئاوات و ئامانجی خۆت و ژیانی خۆت لە پێناوی نەتەوە نیشتیمانەکەتا دژی داگیرکەران وەکو ئێسەی ئەوەی کە پەیەدەیکە ئەوەی پەکەکە ئەیکا ئەوەی گریلاکانی کرد ئەمانە بکە ئەڵێم وەڵا شەهیدی بەڵام ئێوە لەسەر پارە شەڕەکەن شەهیدی چی کاکە ئێوە کەس شەهید نییە لە ڕاستی هەتا شەهید بە تەفسیر دینیەکەیشی هیچی شەهید نییە چکە شەڕ بۆ لەسەر مەسائیلی پارە بەڵام بەداخەوە لە ڕێکەوتنی بینی یەکێتی و پارتیە حەقی خەڵک هەمووی فەوتا یەکێتی و پارتی حرمەتیان بۆ خەڵکە نەبوو کە خوان بۆ بە کوشتان هیچیشیان بۆ نەکردن بەسم کە موچەیەک دایاننان و بەیەکەوە ڕێکەوتن ئەوە بوو دەستیان کرد بە دزی و بە تاڵانی و بە نازانم فڵانە فیسار ئەوانە و هەتا بە ئێسش بۆ خوان ئەیخۆن
کەس بیری لەوە نەکردەوە کە ئەو خەڵکە کە خۆی یا بە کوشتی بەسەر هات باشە ئەوان بۆیان مۆسوع نەبوو چارەنووسی هەموو ئەسیرەکان کە ئەمڕۆژ یەکێتی بڵاوی کردوتەوە هەتا ئێستا دیار نییە لای پارتی پاشان کۆمەڵێک لە خەڵکی سلێمانی ئەوانەی پارتی بوون هەمویان ڕیان کرد چوون بۆ هەولێر لە سوێژی ئابا ئەوانەی پارتیەکان بوون لە سلێمانی چوون بۆ هەولێر ئەوانەی یەکێتی بوون لە هەولێر هاتن بۆ سلێمانی ئەوانەی کە پارتی بوون چوون بۆ هەولێر پارتی خۆیەشی بۆ ناکردن بۆیە کە کوردی ئێمە گەمژەین گەمژە ئێمە عەقڵمان نییە کاکە ئێمە خوددا سروش عەقلی بە ئێمە نەیەوە خۆ ئەگەر خوددا و عەقلی بە ئێمە یابێ چۆنە بە ئێمە دوای بنەماڵی بازاری بکەوین و ئاوارە بین بچین بۆ سلێمانی بچین بۆ هەولێر بەڵام بنەماڵی بەدا هیچمان بۆ نەکات بڕواتانە بێ عەزیزە لە شێخەڵاوە بەدەستی چەپە ئاواییتەوە بەرەو ئەو بینایەکی تیا بوو عەشتاریان پێوچیان پێوت ئاڕۆشیتەوە لێەوە لە پەنا مزگەوتێکە پێیانەوت مزگەوتی شێخی چۆڵی لەویا شوقەیەکی گەورە هەبوو هەموو ئەو ئایلانەی تیابوو کە لە سلێمانیەوە ڕۆشتبوون بۆ پارتی بوون و ڕیان کردبوو لە بەرەشێتی و دوای پارتی کەوتبوون لەوێ من ئاگام لێ چۆنە ژیان ئەوانە نەنانیان هەبوو نەماڵیان نەکار نەژیان قوربەسەر داما و زۆربەی زۆری خەڵکی دەشرۆشی بڕواتان نەبێ ئەمەتان بۆ جەرمە بۆ مێژوو ژنێک لەو پارتیانە لەگەڵ حورمەت مابووی ئەمە من باسی ڕسوایی بنەماڵی بازاری چێتیەکەم و باسی دامایی ئەو خەڵکە ئەکەم کە دوای ئەم دوو هێزاکەون خۆیان بەکوشتێن بە خوت و خۆڕایی لە دواییشە بلوێرێکیان بۆ نێن و شەهید فڵان کەس و خۆشیان خەریکی ڕابواردنی خۆیان و خەریکی ژیانی خۆیانن ئەچێ فەردێ ئارد هێنێتەوە بە شانی خۆی کە فەردە ئاردەکە بە عەزا لە شەخەکەیە دوور لە ڕووی ئێوە حورمەتم لەگەڵ ئێوەیە تفێکەکە لە ئاردەکە ئەڵێ تف هەتاوەکو حیزی نەکرد نایتە ماڵەکەم باشە کاکە ڕێک ئاوا جا خەڵک ئاوا دوای پارتی و بنەماڵی بازانی کەوت باشە کاکە بۆ فەردەیە ئارد چوو سێکسی کرد هێنایە بۆ مناڵەکانین تفی لە ئاردەکەیش کرد لەبەرەوەی کەوتی هەتا وانێ نەکردم نهایتە ماڵەکەم باشە چۆنە بێ میلەتی ئێمە دابنیشێ ئەمەندە عەقڵی خام بێ بڕێ دوای بنەماڵی بازانی کەوێت دوای یەکێتی کەوێ بۆ ناوی شەڕی ناوخۆ باشە کاکە خۆی با بەکوشت بەسەدان گەنج دوای جەبار فەرمان کەوت بە هێزی تایبەت و ئەمانە هەسان چوون بۆ شەڕی ئیسلامیەکان کەوتنە ئاوی سیروانەوە کەس حسابیشیان بۆ ناکات ئەو ساڵ عەزیزەی کە ئێسا ماوەیە گۆڕان بوو ئێستا یەکێتیەوە بۆ خۆی دانیشتووە بە ئارەزوی خۆ هەر ئەخوات و ئەڕات و سێکسەکە و پارەی باشی هەیە لە بیرم نییە محافظی سلێمانی بوو هەرچی عەرەبانشیە دەریە کرد مقابلەیان کرد وتیانەوە عەرەبانشیانە چی بکەن کاکە شوێنێکیان بەرێ بەدیرێ تۆ لە دەریانەکەی بشوێنێکیان بیتێ وتی بشن ببن بەهێزی تەبەلیوای تایبەت باشە کاکە بە 500 دینار هەمویان لەو شەمانە کوژراندا لە شەڕی ئیسلامی و پارتی و ئالەم بابەتانە ساڵە عەزیزەکان و کۆسەتەکان و فڵان فیسانەکانیش بۆ خۆیان ئەستورتر بوون بە هەزاران خەڵک کوژرا دوای بنەماڵی خاینی بازاری کەوت بووم لە دواییە بنەماڵی بازاری خۆیان بوون بە ملیاردێرێک ئێستا هەیە بەڵام یەک کوڕی خۆیان نەکوژرا یەکشی خۆیان نەکوژرا خۆیان برسیان نەبوو لە کاتی شەڕەکانیشە ئەوان هەر بازرگانیانە کرد بۆیە سیوێکی ئاب هەموو ساڵێ ئەبێ یادی بکەینەوە ڕۆژێکە بەمانای کەلیمە پڕە لە خیانەت لەم ڕۆژەیە پارتی و بنەماڵی بازانی دەبابێ باسییان هێناوە هەولێریان داگیر کردووە و هەولێر ئەوە 20 ساڵە لە ژێر لولەی چەکی بنەماڵی بازانی ئەناڵێنێ عەزیزان ئێمە ئەبێ هەولێر ڕزگارکەین ئەبێ خەڵکی هەولێر ڕزگارکەن دەستی بنەماڵی بازانی بنەماڵی بازانی بە چەک داگیری کردووە بە لولەی دەبابەت داگیری کردووە خەڵکی هەولێر بنەماڵی بازانی ناوێ بۆیە منیتر بابەتەکە درێژ ناکەمەوە لەوە زیاتر پێم وایە هەر سەعاتێک و 20 دقیقا بەسە بۆ قسە و باس بۆیە هەموو ساڵێ ئێمە یادی سوێکی ئابەکەینەوە و بنەماڵی بازانی و بکەرەکانی ڕسوا و تڕۆکەین و ئەی سەلمێنین کە بنەماڵی بازانی بۆ خۆی بنەماڵێکی خائینن و هەرگیز ناتوانن دەست لە خیانەت هەڵگرن و چونکە کرۆکیشیان خائینە شانازی بە خیانەتەوەکەن ئێستا پارتی لەگەڵ کامی قسەکەی ئەڵێ سیوێکی ئاب شانازیە چونکە وایە
لای ئەوان هێزێک کە بۆ نمونە کابرا جاش بوو وەختی خۆی ئەی من شانازیەکەم بە جاشایەتی ئێ ڕاستەکەن کابرا جاشن هیچی بکەکەشین بنەماڵەی بازانی و پارتیش خاینن ئەبێ شانازیکەن بە خیانەتەوە ئەبێ شانازیکەن بە سوێژی ئا بۆ بڕاستی بنەماڵەی بازانی بۆیە لە سوێژی ئابا ڕێزم هەیە بۆ هەموو ئینسانە داما و گوناحەی کە دوای چتی پارتی کەوتنەوە خۆیان دا بە کوشت بەڵام نەفرەتم هەیە لە بنەماڵەی بازانی و بنەماڵەی بازانی سیوێکی ئاب پەڵەیەکی ڕەشە بە تەختی ناوچوانی مەسعود و بنەماڵەی بازانیەوە و بۆ هەتا لێ نابێتەوە و ئەبێ هەموو ساڵە لە سوێژی ئابا ئێمە تفکەین لە خیانەت تفکەین لەم ڕۆژە تفکەین لە بنەماڵەی بازانی کە خیانەتی ئاوا گەورە ئەکەن کە مێژووی ئێمەیان پیس کردووە کە مێژووی ئێمەیان گڵاو کردووە ئێستش ئەوە تا بنەماڵەی بازانی سەرقاڵی خیانەتی گەورەترە لە سوێژی ئابوو شان بەشانی لەشکری تورکیا ئەچێ شەڕی کودانی ڕۆژ ئاواکە هەمووتان ئەزانن چونکە ئەمانە ئەڵێ خویە گرتێ بە شیری تەرکی ناکەی بە پیری بنەماڵەی بازانی لە ڕۆژی بوونیانەوە ئەمانە خەریکی خیانەتن هەتایشە هەروە خەریکی خیانەت دەبن و هەر ئەوە کار پیشیانە بۆیە من داوا لە هەموو گەنجانەکەم داوا لە هەموو پیاوان و ژنان و کچان و کوڕانەکەم لە بنەماڵەی بازانی دوورکەونەوە دژایەتیان کەن نەفرەتیان لێکەن ئەگەر تۆ لە هەولێری و ناتوانانی قسەکەی لە شوێنێکە ڕسمی مەسعود ئەبینی بیت ڕەبی خەژێر پێ بڕۆ لە شوێنێکە دژیان بنووسە بڕۆ قسەیان دشکە بە هەموو جۆرێ تۆ ناڕەزا بە بەرامبەر بە حکمی بنەماڵە بە حکمی بنەماڵەی بازانی ئەمە ئەرشی ئێمەیە چونکە هەتا ئەم ڕەگی خیانەتە مابێ کورد دەستی بە هیچ شتێک ناکە تەواو باوەڕم بۆ قسەی هەیە پێمای هیتلەرە ئەڵێ ئەگەر دەمانچەکە دەگولی تیابوو نۆی بنێ بە خاینی ناوخۆ بڕواتانە بێ عەزیزان 100 ساڵ 150 ساڵە کورد بۆیە ڕزگاری نابێ بنەماڵەی بازاری ناهێڵێت خەتای داگیرکەری کوردستان نییە قسەیەکەی ئەڵێ مریشک خۆی خۆڵ نەکا بەسەر خۆیان کەس خۆڵ ناکا بەسەر خۆیان تۆ ڕۆی دوای مەلام سەفاکەوی ئێوەڵا بلا ڕزگاری نابێ خۆ کەرەزانێکە ڕزگاری نابێ کاک چۆن ئەگەر کابراکی نەخوێنەوار و گەمشەوە ناحاڵی سەرۆکی پارتی بێت تۆ دوایکەوی قەسەر کەوتو نابی کاکە تۆ ڕۆی دوای بن مەسعود بازانیەکەوی ئێوەڵا بلا کورد بە حەق نابێ مافەکە دەستی مافەکەی خۆی ناگە کورد ڕزگاری نابێت تەواو تۆ دوای خیانەت کەوتووی دە تۆ بڕۆ دوای پێی دەبکەوە دوای پەکەکە بکەوە بزان ڕزگارتە بێ یان ڕزگارە نابێت بزانە بە مافی خۆ دەگەی یان بە مافی خۆ ناگەی باشە ئەو بەڵام بۆ تا بنەماڵەی بازانی بە پێچەوانەوە ئەچێ خیانەتەکەن و یانێ کوردی ڕۆژ ئاواژ نەمێنن و یانێت تەسلیمیانکەن بە تورکیا و ئەوە بکەن بۆیە لە یادی 20 ساڵەی خیانەتی گەورەی سیوێکی ئابی بنەماڵەی بازانیە ڕسوایی بۆ مەسعودی کوڕی بەلام سەفا ڕسوایی بۆ پارتیەکان داوەشین بۆ ئەم ڕۆژە ڕەشە پەڵەیەکی ڕەشی پیسی گڵاوە بە ناوچای بنەماڵەی بازانیەوە منی تر قسەیەکم نەما شەو تاخۆت باسی وردەکاری ناکەم لە سێشی ئاباچیم بینیوە پێویست بەوە ناکە ئەوە هەمووی لە دوتوی مێژوان نووسراوەتەوە شەیدەکان چێن کوژراوەکان چۆن هات چیان کرد هەمووانە لە مێژووە هەمووی نووسراوەتەوە پێویست ناکە ئێمە دووبارەی کێلوسەری بڕۆین شەو خۆش بۆ هەموو لایەکتان عەزیزان چاوتان ماجەکەم حورمەتم بۆتان هەیە ڕێزێکی بێپایان سڵاو بۆ هەموو ئەوانەی کە گوێمان لێگرن ئەوانەی کە ڕێزیان بۆمان هەیە 100 بارە ڕێزم بۆیان هەیە ئەوانەی کە تۆزێ خۆشەویستیان بۆ ئێمە هەیە 1000 ئەوەی خۆیان خۆشەویستیم بۆتان هەیە من لەم مەوزوعانەیە هیچ بەرژەوەندیەکی تایبەتیم نییە تەنها ڕاستی نەبێ و تەنها دژایەتیکردنی ستەمکاری نەبێ و لە پێناوی دژایەتیکردنی ستەمکاریە هەردەم ئەجەنگین و بۆ ئەوەی بتوانین کۆمەلگایەکمانە بێ کە کۆمەلگایەکی خۆشگوزەران بێ و خەڵکی کورد بە ئازادی بژی و ژیانێکی خۆشی هەبێ و خەڵک وەکو هەموو نەتەوەکانی دنیا نیشتیمانەکانی ئەم دنیاە گەلی کوردش بە مافەکانی خۆی بگا و بە ئاوات و ئامانجەکانی خۆی بگا تەنها ئەمە ئاوات و ئامانجی هەمومانە و بۆ ئەمەش تێکۆشانەکەین و بۆ ئەمەش گیان فیداییەکەین و هەمووشە لە پێناوی ئەمایە نەک ڕق و قین لە بەرامبەر کەس و فاتا دواییە شەوتان خۆش عەزیزان چاوتان ماجەکەم قوربانی ئێوە